ئەرێ دڵ بێ شەرابی لالی گوڵ ڕەنگت لەگوڵ چ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵشەندانەبێ بولبول لە چڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانان نەچێتە سەر تەریقەی حەسرەتی پەروانە دڵ چ بکە باهم گەڕ ڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕانا مەڕەنجە تو خوددا شۆڵە لە ئاقاری چقڵ چ بکە هەتا ماوە دەبێ ئەشتی نەدامەت داوەرێنێ چاو عەرەقاریتن نەبێ شەخسی لە کاری خۆ خەجڵ چ بکە سەفەر جایز نییە با بۆ حەرەم بێ لەو بەر و بوومە فەقەت مەجزوبی زنجیری نەسیبی ئاوگڵ چ بکە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕێ وەقتی هیلاکەتیە کە سەر بۆ گەینە پەت نەبێ پێ لە کورسی و ئەسکەمڵ چ بکە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هیلاکەتیە کە سەر بۆ گەینە پەت بێ پێ لە کورسی و ئەسکەمڵ چ بکە لە عوشاق و ڕەقیب و ئەو شۆخە چاوی لوتفی وەرجێڕە کاسک ئادەمی یاسەک ببینێ غەیری سڵ چ بکە چ حاجەت نەرگسی مەستت بکەم وەسفی بە مەخموری کە چاوێ سورمە چێشراوی خودایی بێ لە کنگ چ بکە لە هەر جەیەک هەڵێ خورشیدی عشقی گوڵڕوخان نەحوی ئەگەر عەقڵی ببێ لەو جێگایە ئاوجی عەقڵ چ بکە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێت ئەزیزان و خۆشەویستان بینەرانی ئەزیزی کوردستان 24 بە تایبەت بەرنامەی پاشیف بەختەوەرین خۆشحاڵین کە ئەم پاشیوەش لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبین لەگەڵ تەواوی هاوکارانم و هاوکاری ئەزیزم ژوان وەکو هەموو شەوێ بە بڕگە و بابەتی جیاوە دێنەوە خزمەتی ئێوە ژوان چۆنی وەی خودشتە ڕۆزی خودشتە ڕازی بچێ بە حشتێ ئەم پێک بەل بە حشتێکم میسەحەتە باشم بۆشی باشم مەزبیت گەل فتوارە و پۆشی و وەرزشێ باشم الحەمدولله تو جینە چوبی ئەڤر تو چی دوێنێ جومعە بوو نەبوو بێن ڤەدانە جومعە دەست پێ کرد ئەوڕۆ دەستمان پێ کردەوە ئەمژی دۆ دەست پێ بکەین و پۆشیوە 16 خودی حەزکردنەوە خودی سلام علیکم ورحمة الله وبركاته ئیشڵا ئەفشەڤەژی بشێنش هەر ئۆلیەکیڤە کودنەوە بەرنامەیدا مە تشتێک حاضر کرد بێت چ تشتێکی بچیک بتنیۆژی حتا مازنترین تشت ئەموو هەمی هەفکارێت خود گەل دەستی ڕۆستیژی خودی حەز کردی میوانێت تایبەت مەهەبن گەل مامۆستایینی و بابەتێکی گەلێکێت تایبەتی مەهەبێت خاصەتەن بۆ گەنجا کچ و کوڕە و تایبەتیش گەلە جارە دایک و باب زەختی الکچ و کوڕێت خود کن سەروی بابەتی ئیشڵا ئەم بشین توی دەمی دیار کردیە بەرنامەیدا تایبەتیش گەل مامۆستای ئاینی ئەپهێری بچینەت ناو بابەتیدا و تێبگەهین وی بابەتی ئەوژی چیە؟ زەواجە هەکە مامۆستای ئاینی بوومە قەناعەت چی کرد گوت ناوە دەقێت پیرۆزێت ئاینا پیرۆزە ئیسلامێدا تایبەتیش ناوە قورئانێدا زەواج ئیللا دوێ بێتەکردن هەر وەختێکی بێت ئیشڵا سبەهەی گەلک یعنی ئەمە ئەفشەوە گەلک بڕیارێ بدن ژنێ بینن و گەلک کتژی بڕیارێ بدن بێی مەزنکردنەوەی مەسەلەی شی بکەن ڕسقژیە دەستی خودێدا بەس کابزانی کادێ چل بابەتیێت بەس بەری ئەم مامۆستای ئاینی مینەت ناوە ستودیۆدا دەنگێکی خۆش وەکی هەرشەت و گەلک تایبەت خێراتنا مامۆستای عەزیز و دەنگ خۆش سرود بێش حاجی کاوای بکەین گەلە بخێرات سلامت بی مامۆستا ڕەوانێت بێژت بژێن مەلا من ڕێککەفتنە دیارکردی برات الکیوێ من گوتی بێژم مەلا ئان حاجی گوت حاجی نەکاکە حاجی لە چی بووی سپاستان دەکەم پیرۆزبایی مانجی ڕەمەزان لە هەموو مسلمانان دەکەم بە تایبەتی هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان و دەستخۆشی لە بەڕێستان دەکەم خی گەورە تاعاژی عیبادەتی و مانگەمالی قبولکە انشاءالله ئەم کاتینە ناو 16 دانی نیف خلاص بەڵێ ئەم شەو وەداعە هەرچەندە ئەو ئێمە بەڕێ دەکە ئەمە ئەو بەڕێ ناکەین وەل مزگەفتێ دەست بووی داعا کرد بەڵێ ئەوڕۆ لە مزگەوتێ پاش تەراویح وەداعما کرد انشاءالله خودی ما بگەین حتا دومایەکی انشاءالله ئێمە دەڕۆین بەس ڕەمەزان دەگەڕێتەوە ڕاستە دەگەڕێتەوە خودی ما بهیلتات هەر ساڵێکی خۆی حەقیوە ئەو بەمە بلێ وەداع نەک ئەمە بەوی بڵێن وەداع ڕاستە چ تشتێکی حاضرە هەموو یاش هەمیە خۆشتر بێژا دەست پێ بەڵێ هەمیت خۆشم ماشەڵڵا بدەنگەوە بزانانی کۆین دەب چ دەست پێ
إن شاء الله. يا الله. يا إلهي يا إلهي من رملة درقاتك بتساوي فرلة قريان اعترافي اعترافي بيدك زرقنه بارم وابم بشيمان سول دستا يا كعمري كنزات بدنيا سرفك يا إلهي سول دستا يا كعمري كنزات بدنيا سرفك بداوي نفسه هوى باستراب زون توبة منك يا إلهي هل زغاري خطار ويوالم الكردوان بلام لدرقاي رحمتي توكسنا ومن نبوايا لقناه يو خطا خشبون يا رب لا يقبت ويا ومن يغفر الذنوب إلا الله يا فرمودي يا أي نفسي دني بس يا لئيم تاكو رتابا تمشينا لك الخالق قدرة كفابا فاستغلب زوجها وسو سير سفابا أيد الباب لا سابر خجنود رتابا فتاقي غمو غوسا والغالي قسابا سازند يا بلبل لك ما شاهي محمد تسبيحي ملك مدح سلاها يا محمد أي تنبى بداي نركز وشغلا يا محمد
بدو شخص مبذر هردو لسر أو توتي بدنا مكذبا سازن يا بلبل لتماشاي محمد تسبيح ملك مدح سناها يا محمد أي زلفة فداي نرقص وشغلة يا محمد كاك حازي من زور لميجا حزم مدن جيتوا سلامت يا رب يعني ضلمنا بلام امن من دال بمحزم مدن جيتوا معنا ودري وقصور قوري يعني ام بير بوم ما شاء الله اللي ومن هو بيرا جيش موج ما شاء الله توربوش خويتي ما شاء الله اخر ساين قشتي زوان دبيني دائما بس ما اخرنا بخوشتان زوان وتايبه نيدي هروها ارهبني يا اخي اوي اما بزوان ببيني لقوري خويتي سباسان لكم زنات سباس زنات زوان وما شاء الله جنز او دنقه خوش يا ربي هرمي سلامت بي بدي بيك باخذ حاجه قلت افشفدي قالت طيبه دربوس ان شاء الله بجماعه مستهزر هندي جيبك او شو موضوع ما هاو سرجيري وزواج اوانيه انقوش نظام باش داري ها اوانه دبن مولود وجنقواسنا اوانه يعني او زاوي اوي اما كديكين لمولوده كان هموي مربوطه بابلين بزواج وجنهينان و او شتا بابه بيروزاني كخلكان ديكن هر کس حزی لبی فکر لوی بکیوه لنا وراس کما مصطلحات و موضوع گرم و کینه جنی بینی و چه پیوست بینی و چه نینی شتا چی بله شتا چی مقدمه يعني هشتان او كات مقدمه لبجباني يعني يعني ما بس تشجيع كان جني بيني لا سروده چی تایوت بجنهینان و جنگواس ها لحفله وانا لهم جوان طريق يا خوش تماي ان شاء الله لود بين زاري متماني هو بابتك لا نقص كذن اما ناتوان تداخل كنا تمام مستاني ايني بيروس هبي اوان بس اما داتواني بدنق كان شتي امني ما بس زور باش دليب يا خوش سبوري بيد اخوش موضوعنا بشكم ها كركا داعي اشتيا او شو بريار بدا الزواج جني بين ان شاء الله شي دليس هي لما على دانشتي دي كارتي بركاتو يجن هنا دلي عيد دستان خوش بي دعاء بخو يمكن قال يجي حلو يزلغورنيتو ها يزلغورنيتو لا بخواي والله دبي ان شاء الله لا ان شاء الله اخويا كريمه قال يجي حلو بخو دعاء يمكن كروكش بيك ها دعاء يمكن رزقك باش رزق دستي خد ده قلم خد ايجا ايدي بيت ليدون ورزقك باش بوابد بس بري عم تشيل نوبابتي ده بشتهين تبينن ما شاء الله قرم غوريه كسكن في خونيكي بسك ديار كتامينونا افا وكوري دستي افشنا خد حسكت اف جنجه خيرات جمعت ويسر سليمه ويسر هاي ومجيله خدي وهنظام تشتشت كده يا ربي
دیروک و خانک و ئەو تشتەژی دینە بەکاری دەست خود دەستکە دەفشە ئەبێ بۆ بڕەوە بزانم ئێستا ئەوەی بڕە تەقنە دژینە پێ دەڵێن تەقن تەقن؟ سیڕامیک بەس تەقنی چێتکەوە لە دار و قوڕی لە دروست قوڕ و بجا پۆش خۆدا حەسکە دەچین دەچین بزانین چیە بابەتەکان باشکەم شتەکان لێ بکڕین کە هەر کەسێک ویستی لە ئێستاوە ئەوە بکەن نامە لە بوو پەیزی کوردستان بیستار فەیسبوکی بنووسن ئەوەمان دێ ئەوە لیان بکڕن بازارە چی باشمان تەوا یاڵە بجا خوددا دە بچینە ناو بۆبەتیدا باش دەچینەش دەرەوە بۆبەتێمە ئەوەی هاوسەرگیری ئەوەی دڵت پێخۆشە من وام نەگەی خەڵک دڵی پێ هاوسەرگیری و ئەم حەقی خەڵکم نییە ئێستاەوەی کە لێرە زۆر دڵی پێخۆشە ئەوە هەروها فرێژنیش لەگەڵیدا ئانی ئەویش باز بکرێت 1 2 3 4 تۆ چوار تەوا بەسە ئەویش بە خێراتنی بەڕێز مامۆستا زانە گردەسۆری دەکەین مامۆستای ئاینی تکا فەرمو مامۆستا یا خودەیە الله بناوێت السلام عليكم السلام ورحمة الله وبركاته باشن بەخێر زانە پێشوی دانش لەگەت چوار ژنی و دوو سێ و چواریان یەک بەس نظرێکی خاصی باسی دەکەین انشاءالله دەخوا بەخێری سلام باشن قربان فەرمو یا الله يا الله ئەمە هەل دەستپێکی مەگەرم کرد ژنێک هەراشنوکە هەکە دە سەحکنەیە بدەلێ خود چ شەڕ ناچێبێت کەف پرسیرە دێتەکردن کەنگی زەڵامی بوو هەیە کەنگی ژنی بوو هەیە حتا مەسەلەن دەخواست ڕزای خۆت گران نانە ئەم مەبەستم ئەوە نەبوو ئەوجە بڵێ ئەولا هەمی دایک سەر سەری هذه بلا جيان لي هەمی خشکژی عزیزن سەر سەرێ جيان لي جماعه ئەگەر پرسیارەکەش کرد ئەوها بکە ئەوها والله خەتایت و بەت و مەوزوعەکەت یەکەم جار باس کرد تازەکەهاتم لە ڕێگات دوو تەلەفۆن هات ئێ دوو خزم بەوتیان واسە دەسمە بەرنمەیەوتیان لەسەر چێتم لەسەر زەواجە ئێ دەیگوتیان بە قوربان ڕێگایەکمان لۆ بینەوە بەشم خێرەشی پێوە بی بتگوت با و پیاوی خۆی دەوێ ئەوە لە هەموویترێ چت پێگوتن وەڵامیش بەسەراتەکەم لۆ جێڕانەوەتم کاتی خۆی سارەشیان لە سەفەری عمرەی بووم مامۆستا کاوەشمان لەگەر بە وزاریم لە تەوافی بەیت بووم خزمەک تەلەفۆنی کرد مباشرە بەڵێ بڵێ خزمەک تەلەفۆنی کردوتی مامۆستا ئارێ لە چێن دەرێتم وا لە بینی دەرکە زەردەکەی و بە حەزەرە لە سۆدم کە پێی دەرێن ملتەزەم دوعاالێ قبول دەبی الله جێشی زۆر مبارەکە گوتی دەی بە قوربان متخوا دوعاەکەم لە بکەم دوعای چی وڵات دوعای دووش نیم لۆ بکە ئەوڵەت جارێت دە سوڕێمەوە بەس دوعای غیرەت لۆ غیرەتی دێ پیاوی دێ یاخۆ بە خێرێ مامۆستا لەگەڵ ڕەمەزانێک و ئەوە دەوردەواتی دەپەڕێنین سپاسان دەکەم محفوظ بن یاخوا سەلامەت بی دەرگای مۆزم وەکین فەرمونون بسمیلای بکەن و دەرگا بکەنەوە هەڤژینی هاو سەرگیری بەڵێ جۆرە دۆڤێل دەست بکەیەکلۆکین کەنگی بوو هەردووکە بوو نێر و مێ بوو کوڕی و بوو کچێ سنەتە کەنگی ژیت بتە فەڕز و کەنگی ژیت بێت مرۆڤ ژێ دیر بێت بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله رمضاني هم لا قبول بي ورمضان تام بيروز بي إن شاء الله خواهي قورا طاعت وعبادتي هم لا من قبولك اللهم آمين وأمان قبكات خير وخوشي وبركات لبو كردستان ولبو تواي مسلمانان دنيا بكات الزندي بونوي إيمان وتقوى توشي قيامت مان إن شاء الله اللهم آمين أو بابته ديارة بابته شي زور قرنقة لإسلام لشريعة إسلام وهمو پیغمبران لآدم عليه الصلاة والسلام تا خاتميان كمحمد صلى الله عليه وسلم زور زور گرنجيان بمشروعي زواز دايا لو خوي سبحانه وتعالى كرديتي يتشيق لآيات بلغو نشانه دا صلاة خوشي ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة يعني كرديتي يكاق لبلغو نشانه دا صلاة خوشي تا نسل إنسانيت بردوام ئیشی لەسەر بکرێ وەژیانی ئینسانەکان بەردەوام بی و مرۆڤەکان ڕۆژ بە ڕۆژ عادەتیان بەرەو زیاتر بڕوا تا دەگەینە قیامەت پرسیارەکەی جەناب لەسەرەوەی ئایا حکومەکەی چییە خۆی چەند حاڵەتەکی هەیە زەواج حکومەکانی وا دابەش دەبی لە بۆ هەندێک کەس واجبە لە بۆ هەندێک کەس حرامە لە بۆ هەندێک کەس سنەتە لە بۆ هەندێک کەس مباحە ئەو شێوازانەش چۆن دابەش دەبی لە شریعەتی ئیسلام لە بۆ ئەو کەسەی کە ئیمکانەتی مادی هەیە لە ڕووی مادی و معنەوی و لە هەموو شتەکان زۆر باشە و ڕغبەتی زەوازیشی هەیە و نزیکە لە فەساد و خراپیش سبێنە تووشی بەڵاو ناخۆشی و گوناهێک بی ئەو کەسە واجبە لەسەری زەواجکە لە بۆ کەسێکیش حرامە کە کەسەکە هەم لە ڕووی مادی و معنەوی پەچی کەوتێ ناتوانانی بەڕاستی ڕغبەتی زەواجی نییە و ئیمکانەتی مادیشی نییە سبەینی ئافرەتێک دەینی کە زۆر زار ئێستا ئەو تەلاقانەی کە لە کوردستانی خۆمان دەیبینین بەشی زۆری ڕەتی بەوەی هەیە کابرێ لە ڕووی مادیش هیچی نیە لە ڕووی معنەوی و
لە ڕووی شەهواتی شەوە هیچی نییە تەماشا دەکەی پەچی دەکەوی و حاڵەتی تەلاقدانی لێ دروست دەبیتەوە ئەو کەسە کە مادەم لە ڕووی مادی و معنەوی کە لە فەرمودەکەی پێغەمبەرمان هات عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ یا معشەڕە شەبابی من استطاع منکم الباءة فليتزوج کەلیمەی باء لێرە بەڕاستی تاقەی قودرەی شەهوانی و مادی دەگریتەوە ئەگەر ئەو کەسەی تااقەتی ئەو دوشتەی نەبوو ئەوە بەڕاستی جائز نییە زەواجکە لۆیە ئەگەر هەتتا زەواجیشی کرد ئافرەتەکە لۆی هەیە سبێنە بچیت لە لای قازی شکایەتی لێ بکە بڵێ ئەو کەسە نەقسی لەو دوو ڕوانگەیە هەیە داوای تەلاقیشی لێ بکە جا لێرە لەو حاڵەتێکە ئەو کەسە نەقسی هەبی لێرە شریعەتی ئیسلام ڕێگای پێ نادا و کەسە زەواج کات چونکە ڕغبەتی زەواجی نییە و ناتوانی هەستەکان و ینی ئەو حاڵەتانە جێبەجێ بکە کە لە زەوازدا هەیە لە حاڵەتێکیش کە سنەتە کە ئینسان ئیمکانەتی مادی بوو وەکو ئەو سەحابی کە هاتە ماڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چەند کەسێک هاتن گوتیانە داکمان عایشە ڕەزای خوای لێبی پێغەمبەری خوا چ دەکا لە ماڵێ عیبادەتەکانی چۆنە فەرمووی پێغەمبەری خوا هەر ڕۆژی لەگەڵ خێزانێکیتی و بە شەو شەونێژ دەکات دەشخەوی و بە ڕۆژەکانیش بە ڕۆژی دەبی ڕۆژی شێ بە ڕۆژی نابی ئەوانش بیریان کردەوە یەکیان گوتی کوڕ خۆ من هەموو ڕۆژێ بە ڕۆژیمە یەکیان گوتی کوڕە خۆ من هەر زەواجم نەکردی لە پێناوی خوای یەکیانیش گوتی کوڕە خۆ من شەو ناخەوم هەموو شەو خەریکی شەونێژکردنم ئیدی ئەو قسەیە کە ئەوان ڕۆیشتن چوونە مزگەوتێ و داکمان عایشە لە بۆ پێغەمبەری خوای باس کرد عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی سێ کەس هاتبوون قسەی وایان کرد پێغەمبەری خوا هاتە مزگەوت فەرمووی چێ بوو هاتبوونە ماڵی مە قسە و باسێکی وایان کردبوون گوتیان یا ڕەسوول ئەمە بووین فەرمووی دەی ئەمن ژن دەینم و حەقی خێزان و مارمداڵەکانی خۆشم دەدەم لەگەر ئەوەش بە ڕۆژی دەبم بە ڕۆژیش نابم شەونێژیش دەکەم و دەشخەوم فەمەن ڕەغیبە عەن سونەتی فەلەیسە مینی ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کە زەواج لەو حاڵەتەدا سنەتە کە ئینسان ڕغبەتی زەواجی هەبی ئیمکانەتیشی هەبی بەڵام یعنی پێویستی پێبی بە زەواج بیهینیتن زۆر باشە لەگەر ئەوە کە زۆر زەختە چی لەسەر نەبی بەرەو خراپیش بڕوە چۆ زۆرێک لە عولەما و لە دوعات و لە بانخوازانیش مەسەرەن ڕغبەتی زەواجیشیانە بۆ ئیمکانەتیشیان بۆ بەڵام لەولاوە لەبەر خەریکی داعوە و بانگەواز و خۆ تەرخانکردن لە بۆ مەسائیلی علومی شەرعی زەواجیان نەکرد یەفریان نەکەوتنەوە مامۆستا نورسی وەکو سەید قوتب وەکو زۆرێک لەو داعی و بانخوازانە و دوعاتی پێشی خۆمان حاڵەتی شەیە مەسەلەن کەسەکە یعنی ڕغبەتی نییە ئیمکانەتی مادی و معنەویشیشی هەیە بەڵام ڕغبەتی زەواجی نییە حەزی لێ نیەوانە مەکروهە ئەو کەسە پێویست ناکە مەسەلەن تووشی زەواجی کەنیان بە زۆر و ئەوانە جا حکمە شەرعیەکان ئەوەیە یعنی دابەش دەبیتە سەر ئەو چەند قۆناغی کە بەسەر حیاتی ئینسانەکان دادێ بەڵێ مامۆستا زەواج قسمەتە یاخود قەدەرە چۆنەوە قسمەتە عن وجودی نییە لە قورئان و سنت شتێکمان نییە بە ناوی قسمەت لە ناو زەواج ئەوە قسەیەکە لە ناو کوردەواری خۆمان چونکە ئەمە زۆر جار پێم خۆشە شتە ڕۆنکەمەوە جاری وهەیە مەسەلەن کابرا ژنێکی زۆر ڕێک و پێک و جوان و مؤدەب و متەدەین و بە ئەخلاق و هەموو ماسەفات جوانەکانی تێدایە یعنی هینایەتی و قەدەرەن یعنی ببوورە دەبووە پرسیارەکە بکەم قسمەتە یان بڕیارە یعنی من کە بڕیارە عەقلی ئینسانە بڕیارەدا یعنی چونکە خوای پەروەردگار ئینسانی مسەیر نەکردی ئینسانی مخەیر کردیە لەوەی کە لە حیاتی خۆی چۆن بڕیاردا و بڕیار نەدا ئەو کەسە مەسەلەن وا زەواجی کرد برادێک لێی دەپرسی دەڵێ ئەرێ ئەو ئافرەتە ڕێک و پێک و باشەت لە چێ هینە قەزم لێ قسەی لێر ڕۆنی کەمەوە چکە زۆر جار بەڕاستی یعنی هجم دەکرێتە سەر عەقیدە و بیرباوەڕ و هەتا خودداش کەسەکە دەڵێ کاکە چ بکەم خوا چاوی کۆرەکردم تووشی ئەو ئافرەتەی بووم یعنی شتە خراپەکان بە ملی خوددا دادەینن شتە باشەکانیش دەرێ هادا من فەڵی شتە خراپەکانیش هەمووی دەژێڕنەوە لە بۆ خوای سوبحانەوە تەعالە پێم خۆش بوو تەوزیحێک لەسەرەوە بدەم کابرا کە زۆر مرتاحە لەگە خێزانەکەیانەت لێی دەپرسن کاکە ئافرەتە باشە لە چێ بوو دەڵێ وەڵا ئەوە ئازایەتی خۆم بوو وەڵا زۆر مەمنونی فلان کەسی مە ئافرەتەی لۆ دەست نیشان کردم یان بە هەوڵ و قووەت و عەقلی خۆم بوو ئەو کەسم دیاری کرد بەعکسیشەوە ئەو جارە برادەرەشکەمانەیە ژنەشی زۆر ناڕێشی هەیە یعنی هیچ ناگونجێن لەگە یەکتری ناڕێکە ناشرینە نابوتە یعنی زۆر تووڕێ زۆر عەسەبیە بە هیچ نەوعەک لەگە پیاوەکەی ناگونجێ برادەر لی دەپرسن دەرن کاکارات و کۆرە بووی لەبەرچی خۆ تووشی ئەو ژنەی کرد چێ تووشی کردی کاکە دەڕێت چ بکەم ئەو قسمەتی خودایی بوو خوا لە قسمەت و لە چاری منی نووسی بۆ هەردەوای تووشی ئەوەی بم یعنی ئەو شتە ئەسڵی نییە نەخێر ئەو عەقلی ئینسانە بڕیارە دەکات چێ هەڵبژێر و چێ هەڵنەبژێری چ بەڵگەیەک لەو حاڵەتەدا هەیە بۆ ئەوەی مەسەلەن ئێمە بزانین کە ئەم حاڵەتە جوانە نییە خوای سبحانه وتعالى عقلی دایتە ئینسان بە عەقل یعنی بڕیار لە هەموو شتەکانی خۆی دەدا و لە چەندین بەڵگەی قورئانیش کە خوای گەورە هەموو شتی بەستایتەوە بە ئەسبابەکانی دنیا کابرا جاری وایە دەداخوازی دەکا بەڵام مەسەلەن لەو دەداخوازی
هەشتی ڕەفز دەکاتەوە نوێی ڕەفز دەکاتەوە ئاخیری مەسەرەن کەسێک دەبینی مواسەفات و دوای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەلووی کە اختیار بداتەوە دەستی ئینسانەکەی دەفەرمێتی ئیذا ئەتاکم من تەرضەونە دینەه وخلقه فەزەویجوه لۆ وای فەرموو دیارە ئینسانە اختیاری لە دەستە ئینسانە بەعقل بڕیار دەداتن کە ئەو ئافرەتە ئایا مواسەفاتی ئەخلاق و مواسەفاتی عقل و مواسەفاتی دین و مواسەفاتی ڕۆشتە بەرزەکانی خولوقی جوانی تێدایە ئەمن بخۆم بڕیارە دەم ئایا ئەو ئافرەتە ئەو مواسەفاتانی کە لە دەرونی خۆم ئەمن نووسیتم ئایا تێیدا مەوجودە تا ئەمنش بڕیاری زەواجی لەگەر بدەم یاننا بەڵام لە نێو کەوانەیەک دەبابەتێکی دیکەشێ زۆر جار کە سوکارەکە زۆر لەو کەسە دەکەن دایکەکەی دەڵێ دەبینە فلان کەس بینە و ینی دەمەوێت منداڵت ببینم بابەکەی وا دەڵێ خوشکەکەی ینی زۆر جاروێ دەوروبەرەکە شوا دەکات ئەو حاڵەتە چی گوناحبار دەبن ئەو کەسانە طبعا زواج بە ئیکراه و تۆبزی نابی هیچ کات ئەو ئافرەتەی کە لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هات شکایەتی کرد فەرمووی پێغەمبەری خوا بابم دەیە بە زۆر ئەم بداتە خزمەتی خۆی چونکە لەنا ئەو کوردەواری خۆمان زۆرە جاری وە باوکەکە یان دایکەکە دەڵێ کچمە تۆ هەلە بۆ فران کەسمان داناوی کوڕم دەبێت و هەر کچی فلان کەسی بینی جاری وە ئەو کەسەش کە ڕەغبەتی لەو ئافرەتەی نیە بەڵام کەس بە زۆر پێی دێنن وای لێ دەکەن دوای پاشان فترێکی زەمەنی کەم لەگەی یەکتری دەبن دەزانن لەگەری یەکتری ئینسجام ناکەن قەلبەن لەگە یەکتریان خۆش نەویستیە چونکە زەواز لەسەر چیدا دەمەزرێ وەکو ئاەتەکەی بیدایەت باسم کرد لەسەر مەوەدە و ڕەحمە خۆشەویستی و ڕەحم و بەزەیی یعنی تا یەکتریان خۆش نەوێ بەڕاستی ناتوان ئینسجامکە لەگە یەکتری زەواجی لەگە یەکتری بکەن جا ئافرەتەکات فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بابم دەیە بە زۆر بمداتە کەسێکی خزمی خۆی پێغەمبەری خوا بانجی باوشی ئەو ئافرەتەی کرد فەرمووی بە چ شێوەیەک دەتەوێت کچەکەی خۆت بە زۆر بدەیە فلان کەسی چی ئیزنی ئەوەی پێدای ئەویش گوتی وەڵا یا ڕەسوڵ لە مەبەستم نییە بە زۆر بیدەمێ بەڵام وەکو پرسیارەکە وەکو ڕێخۆشکردنەکە پێم خۆش بە کەسێکی ینی لە خۆمان بی و اختیارم لە بۆ کردیە ئافرەتەکە وتی یا ڕەسوڵ لە مەبەستمەوە بوو ئەو جوابە لە جەنابتەوە وەرگرم ئایا داک و باب کە سوکار لۆی هەیە بە زۆر و بە ئیکرا کچەکەی خۆی بداتە کەسێکی نزیکی خۆی نەخێر پێغەمبەری خوا منعی کرد فەرمووی اختیار لە دەستی خۆتانە لەبەرچی چونکە بەڕاستی زەواج ئەگەر اختیار لە دەستی هەردوولایان نەبوو تەمەشا دەکەی فترەشی زەمەنی فەشەل دەینی وەکو ئەو هەموو تەلاقی وەبزانم پار و ئیحسایەکەی کە من خوێنمەوە 12000 تەلاق لەو کوردستانی خۆمان هذا ئەم سەرڤێ پرۆسین مامۆستا بەری خودێنەکرد گاتە حەدی تەلاقێ کوڕ و کت چاوە هەفژینیە پێک بینن کوڕ چاوە کچێ بینێت ژنەی بینێت کەس چاوەشی بکرد درستە یەکو دوو بینن چاوە یەکو دوو بینیۆنج هەمە دەیکۆی بشتە کوڕی من ببووتە کچەکە دیتی و هەیڤە چۆردە شەوی ئەو یانژی بۆ کوڕی درستە بچت ببینێت گەلباغ چونکی ئەم کەس سەراحەت بژین سەردەم دەمێ سوشال میدیایە هەر کەسێکی وێت کەسێکی بینێت یابسانە هەیە و گەلباغت یابسانە هەیە کەنگی کوڕی حەق هەیە کچێ ببینێت بەری زەواجێ فتراوی چەندە و کچێ چاوە حەق هەیە کوڕی ببینێت بەری زەواجێ بەڵێ دیارە بەڵگەمان لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گەنجە کات فەرمووی ئەی پێغەمبەری خوا دەمەوێت زەواز کەم فەرمووی لەگەڵ چێ فەرمووی لەگەڵ کچی فلان کەس فەرمووی دیتیتت فەرمووی نەخێر فەرمووی دەی بڕۆ بیبینە ئەو کەسە دەسی دەیبینی و قسەی لەگەر دەکا و یعنی تەواو ئارائی یەکتری ئاراەکانی یەکتر دەگۆڕنەوە و قسە و باس لە بینیان دروستە بی ئەو جە بڕیاری زەواز دەدەن دیارە و ئیشارەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تا یەکتر نەبینن بەڕاستی هەر لە فەرمودەیەش کە فەرموویتی ئیذا نەظەرتە سەرڕەتکە یعنی کە بەدیتنی ئافرەتەکەی سەرنج ڕابچێشی چی سەرنجی ئینسان ڕادەشێشی جوانی ئەخلاق دوایی مەسەلەن شتەکانی دی دێدا پێشەوە لەبەرەوەی پێغەمبەری خوا ئیزنی داوە عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو کەسەی کە دەوێت زەواجکە یعنی ناکرێ بەڕاستی چکە هەندێک لە شێشەی قەدیما کە ئێستاش مایتەوە مەسەلەن بەعزێک جار ئەمە دەچینە ناو سولح و ئاشتەواییەکانی دەڕێ مامۆستا ئەمن ئەو ئافرەتەم هەر نەدیت بوو کاتە ینی زۆر جار هەتا من جارێکیان لە بیرمە کە تازە ئیجازەی مەلایەتی وەرگرتە بوو لە یەک لە زەواجەکان چووم قەرەبارەغێکی زۆر بوو مەجلیسێک دابنیشن و لە ژوورێک بووک و زاوا و دوو شاهێد و وەلیەکان بێن دانیشن گوتم بێ زەحمەت دەمەوێت بووکەکەش بێ دانیشی لەگەر کوڕەکەی و قسە و باسی خۆیان بکەن ینی پرسیاریان لێ بکەم پیاوێکی پیر بووەتی وەڵادەی مامۆستا لای ما عادەت نییە کچ بێتەوە مەجلیسانە دەیگوتم ئێستا چێمارە دەکرێت تی وەڵا ئەو کچێ من دەیوتم لەبەرچی نایەتە مەجلیسەکەی گوتی وەڵا ئاخر ئێمە من سەلاحیەتم هەیە تا ئێستا سێ کچم بە مێردا ئەسڵان نەزاوایان دیتەوە نەپرسیشیان پێکراو نەیچەک هەمووی لەسەر ڕێی و بڕیاری خۆمە دەیوتم وەڵا کاک حاجی ئەمە زەواجی وا ناکەین تا قراری کچەکەی وەرنەگرین تا بڕیار لە دەستی خۆی وەرنەگرین چێ دەڵێ ئەو کچەی تو بە زۆر ڕازی نەکرایە هەتا کچەکە نەبینین و قراری خۆی لێ وەرنەگری ناتوانانی مارێکین بەس مامۆستا ئەوە تە بەحەسکری سەردەمەی پێغەمبەری بسڵۆ سەر بن هەڕە ببینە نوکە دیتنی ئۆپسۆنە هەیە کوڕی چەند دەم هەیە کە چێ ببینێت تایبەتیژی سەردەمی سوشال میدیای
وجعلنا بينكم مودة ورحمة بري زواجه ام بزانين كا قلبك كم مودة ورحمة دي چبت يونجي بشتي هفجينية چد حقیقەتەن ئێستا یعنی ئەوجا ویستم قسەکە تاوکەم ئەوجە دوایی ئەمیش گوتم باشە لەبەر چ ناتانێ بیبینن دوای خزمەکان گوتیان وڵا لێ گەڕێ کاک حاجی بە مامۆستا چ دەرێ باوا بکەین تو وڵی تا کوڕە و کچەیەکتر نەبینێ من ناتوانم ماریانکەم کە دانیشتنەوەتمە کوڕەکەی کچەکەت بینیەوەتی ناوەڵە ئەی چۆنێت و ئێستا زەواز لەگەر ئافرەتێک دەکەی نەدیتیە مە کچەکەش ئەو کوڕەت دیتیەوتی ناوەڵە جا گوتم دانیشن دەمێک قسە باسم لە بۆ کردن و مەشروعی زەوازم لەوە باسکردن زەواز چییە زەواز خوشکڕینی شتێک نییە دوای بەیانی لێ پەشیمان بیوە ئەو جە یەکتریان بینی گوتم کاک حاجی ئێستا یەکتریان دیت یان چ لەمە زۆر گۆڕدرا گوتی وەڵاهی هیچ داوای لێبردن دەکەین بەس لە لای مەعادەت نەبووە دەیوتمەوە شەرع برا نابێمە لە دینی خوالادین جا قسەکەی جەنابەت لەسەرەوەی ئایا چەند لە بۆیان هەیە یەکتر ببینێت چونکە ئەو ڕۆبەڕاستی واقعی شتەکان زۆر گۆڕایە لە زانکۆیە لە بازاڕەکانە لە فەیسبووکە لە مەسەلەن سۆشیال میدیە لە دام و دەستگای مؤسسات و حکومەتە لە دائیرەیەکە لە شوێنەکە ئافرەتێک دەبینی ینی حالەتەکان ئاسانکاری زۆر بووە ڕۆک و پێشان نێبری لە گوندێکە ئەو لە گوندێکی تر یەکتر نبینن و یعنی دیتنەکانیان لەگە یەکتری ینی قورسە نا ئەو ڕۆ زۆر باسانە توان یەکتر ببینە قسە لەگە یەکتری بکەن ئایا مەجای چی تێدا لە ڕووی شەرعی دەتوانن یعنی لە پێش چاوی خەڵکی مەسەرەن حەدیقەیەکی ئاوها لە پێش چاوی خەڵک وە کەس و کاری خۆشی خوشتی برای کەسێکی لەگەر خۆیان دانیشن قسە و باز بکەن لەگە یەکتری ئارای یەکتر بگۆڕنەوە یەکتریش ببینن ینی پرس و ڕا بە یەکتری بکەن جارێکی دووە چەند جۆر چەند جارێک دەتوانن چەند جارێک ینی هیچ حەلی لە بۆ دانا دەبێت ئیلێ یەک جار دەتوانی نەخێر چەند جاریش دەتوانن دانیشتنەکە دووبارەکەنەوە تا دەگەنە قەنەعات تا قەنەعاتیان بەوەی بێ کە ئایا لەو مەشروعە دەتوانن لەگە یەکتری زەواز بکەن و سەرکەوتوو بنیاننا ئەو جە بڕیاری زەوازدن ئەخر ئێمە بەڕاستی تا ئێستا ئەو زەواجە یعنی لەگە ڕێز و حرمەتم بەشی زۆری بەڕاستی بەس لایەنە مادیەکەی لێک درایتەوە ئەگەنا لە ئیسلام زەواز بەس لایەنی مادی نییە بەس لایەنی جوانی نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەستایەتیەوە زەواز بە حالەتیشی ڕۆحی و خۆشەویستی و محەبەت یعنی تا محەبەت لە دەروون دروست نەبی تا عشق و خۆشەویستی لەناو دڵیان دروست نەبی ئەو زەواجە بەڕاستی فەشەل دەینی بەڵام لەگەڵ ئەوەش ئەو شتش ڕۆنکەینەوە نە ئەو عشق و خۆشەویستی و غەرامەتی پێشی زەواج کە چەندین ساڵ بە یەکتری ڕادەبوێرن چەندین ساڵ یعنی ئەوە شەرعەن جائز نییە یعنی ئیلاگە نیەتی زەواجیان بوو نیەتی زەواجیان بوو ئەویش نەچنە ناو ئەو قالبی ئەوەی کە چەندین ساڵ لەگە یەکتری و بە حرام کۆ بنەوە و سەفەرکەن و دانیشن و چۆ زۆر زار یعنی یەک لەو ئافرەتانەی کە بەڕاستی ڕۆژێک کێشەکەی هاتە لە ئێمە گوتی مامۆستا پیاوێک 9 ساڵە وعدی زەواجی بە مندایە 9 ساڵ پاش 9 ساڵی ئەو جا ئاخیری پێگوت وەڵا من بەتۆم ڕابواردیە بەڕاستی ئێمە زۆر زار تووشی ئەو حاڵەتانە دەبین خوشکان زۆر ئازا بن وەجەری بن و مەجاری ئەوە نەدەن کە کەسانە ئیستیغلالیان کەن بەوەی بە ناوی زەواز بێنە پێش چەندین ساڵ ڕایانگرن و بەڕاستی ئافرەت هەبووە مەسەلەن 5-6 کەس 10 کەس داخوازی کردیە بەڵام جوابی کەسی نەدایتەوە ئاخریش ئەو کەسەی کە لە عەقلی خۆی بڕیاری لەسەردایە کەسەکە فێری لێ کردیە حکومەوی چیە گوناوی ئەو گوناحبارن بەڕاستی خائینە و غەش و خیانەتی کردێەوە بەڕاستی خوا لی تووڕێ پێغەمبەر لی تووڕێ عەلەیهی سەڵات وسەلام و تەحملی ئەو مەسئولیەتی ئەو فێڵکردن و خیانەتی کە لەو ئافرەتی کردێ لە ڕۆژی قیامەت دەوێت تەحملی مەسئولیەتی بکات. مامۆستا زۆر جار لە ئەوەی کە تۆ باست کرد کۆمەڵێک ینی دیاردت باس کرد کە لە کۆمەلگای کوردی هەندێک شتی عادەتی هەیە ئەنی بەداخەوە وەشتی جوانیش هەیە بەڕاستی بەڵام ئەو خراپانە ژیانی دەبێت پەنجەی لەسەردا بنێن و دیاری بکەین وا دەکات کە زەوازێکی ناڕێک دروست بێت باشە ئەم زەواجە ناڕێکە ینی بەرهەمی خراپ و ژیانێکی ناخۆش دروست دەبێت لەو حاڵەتەدا ینی ئەگەر بیانەوێت ئەمانە نەگونجێن بەیەکەوە ینی جیاببوونەوەکە شتێکی ئەوەندە ئەستەما ئەوەندە ناخۆش ئەگەر بیانوێت ئەو دوو کەسە لێکتری جیاب ببنەوە ئەبغەض الحەلال لە لای خۆی ڕەب العالەمین یعنی خدا زۆری پێ ناخۆشە لە فەرمودەیە کاتێ فەرمووی پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام بە تەلاقدانی کەسێک عەرشی خوا دەلەرزی یعنی ئەوەندە خوای پەروەردگار پێی ناخۆشە لە فەرمودەیەک دەفەرمێ ئەگەر ئافرەتێک یان پیاوێک بەبێ عوزر هیچ عوزری نەبی تەنها لە بۆ هەوەس و ئارەزووی خۆی مەسەلەن لەگەر پیاوەکەی خۆی هیچ مشکلەیەکیشی نییە بەس لۆی کە مەسەر ڕغبەتی ئەوە علاقە لەگەر کەسێکی تر دانیا کەسێک دوو قسەی خۆشی بۆ کردیە لەبەر خاتری ئەو بچێت داوای تەلاق لە پیاوەکەی خۆی کە هیچ عوزرێ نەبی پێغەمبەری خوا فەرمووی بۆنی بەهەشت ناکات بەڵام حەدیثێکی پێغەمبەرمان هەیە صلی الله علیه وسلم مەتنەکەی مڕاستی لەبەر نییە بەس ئەوەی ئافرەتێک کە کاتێک خێزانەکەی مێردەکەی لەنێو کۆمەڵێک یاوەرانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دێن دەچێتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم ینی دڵی بۆ مێردەکەی ناچێت دەیبینێت لە شێوازی هەیئەت و ئەمانەی ناکەوێتە دڵی لەگەڵ ئەوەشدا پیاوێکی زۆر باشە و بە تەقوایە و محتەرەمە و هیچ کێشەی نییە بەڵام ینی ناچێتە دڵی
و پێغمبەر صلی الله علیه وسلم پێی دەفەرموویە کە ئیزنی دەدا فەرمێ بڕۆ تەلاق برا بەس تەلاقی یەک خۆت دقە. وەربگرە ئەمەش بابەت لە ئەوەندە زوو چوە سەر تەلاقی مۆزوعی وڵا هەیە ئەدی براوە دەبووە ئاخری بەرگەی بەرنامەکەی ئەنی. هێشتا نەمە نچینە داخوازی هێشتا مارەمان نەکردیان هێشتا مارەمان نەکردی ئەی خودش ڕەحمەتی خلاص. لێبێ پاقلاوە نەخورایە هێشتان ئەو تەلاق ئەوەش لۆ هەندێ باشە بزانی وەبی ینی حەزەری خۆت ئەرێ وەربگرە والله. دەی باشە لەسەر ئەوەیان چی ئەوەیان تەبعاً پێشی زەواجەکە دەبێت ئەو کوڕ و کچە بەڕاستی بڕیا لەسەر ئەو شتانە بدەن ئایا ئەو کەسە لەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئیذا ئاتاکم من تەرضەونە دینەه وخلوقه فزەویجوه لەبەرچی دین و ئەخلاقیشی لێکتری جیاواز کردەوە چونکە زۆر کەس هەیە دینی هەیە وەکو نوێژکردن ڕۆژی گرتن زەکات حاج دەچی عومرەی دەکا مەسەلەن عیباداتی گەرم و گوڕی هەیە هاتوچۆی مزگەوتێ دەکا بەڵام لەگەر ئەوە کەسێکی دڵپیسە لەگەر ئەوە کەسێکە مەسەلەن لە ڕووی ئەخلاقی تەواو نییە تونند و تیژە ڕەزیلە مەسروفی مار و منداڵی خۆی ناکات تەبیعاتی ڕقە تەبیعاتی توندە مەسەلەن شێوازی دینداریەکەشی بە ئوسوولەکی ڕق یعنی معاملە دەکات لە ڕووی دینداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیانی ڕەفزە یعنی ئافرەتی مسلمان دەتوانێت ئەو ڕەفز کاتەوە ئەو جارە کەسێکی ترمانێ نەرمونیانە مسەقەفە تێگەیشتووە خوێندەوارە زۆر مواسەفاتی جوانیشی تێدایە کەسێکی زۆر زۆر بەڕێزیشە محتەرەمە بەڵام دینی نییە ئەوەشمان ڕەفزە لەبەرچی چونکە هەردوو لایەکانی نەقسی تێدایە ئەو کەسێک کە بەڕاستی مسلمانێکی ملتەزیمە لە ڕووی عیبادەتیان بەڵام لە ڕووی ئەخلاقی لە پاشە نازانی وەکو ئینسان معاملە لەگەر خێزان و مار و منداڵی خۆی بکە چەند جار شکایەت دێتن مەسەلەن ئافرەتێک کە دەڵێ مامۆستا ئەو پیاوە ڕاستە ئەهلی مزگەوتە بەڵام لە ماڵی خۆی جەهەنەمێکی دروست کردیە ئایا ئەو کەسە عقوبەی چییە لای خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی خەیرکم لأهلی وأنا خەیرکم لأهلی سلمانی فارسی ڕزای خوای لێبی لەگە یەک لە ڕەفیقەکانی لەگە یەکێک لەو دۆستانەی کە وەکو دەستە برا لە خۆی هەڵی بژاردە بوو یەکێک لە سەحابیەکان بوو تەماشا کرد ئەو پیاوە بە شەو خەریکی شەو نوێژکردنە بە ڕۆژیش خەریکی ڕۆژی گرتنە خەریکی قورئان خوێندن و عیباداتی ناو مزگەوتە بابیش دایکی ئەو سەحابەی بانجی سلمانی فارسی کرد گوتی خواردنێک دروست دەکەین ئەو برایەت لەگەر خۆت بینەوە لە مزگەوت بە ڕۆژیە بەڵام کە هاتۆ دەرسێکی پێ بدە بڵێ کاکە دینداری وانە ئەو جا سلمانیش چوو دەستی گرت لە نوێژەوتی با بچین و ماری خۆتان ئیشم پێێتە کە چوونەوە لە مارێ خواردنێکی خۆش دانراوەتی فەرمو نان بخۆ گوتیان بە ڕۆژیمە ئینی سائیم فەرمووی دێ وەڵاگەرەت و ڕۆژەکە نەشتێنە میش نان ناخۆ ڕۆژەکەی پێشکان یعنی پێی گوت ڕۆژەکەت بشتێنە نانیان خوارد دوای پاشان پێی گوت ئەو لە نێو کەوانەیەکدا ئەگەر ڕۆژ و ڕەمەزان نەبێت بۆ داوەت ئاسایە ڕۆژەکەی بشتێنی یعنی ئەو جا هات چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرموون ئەگەر هەتا ئافرەت لە عیبادەتی سونات هەتا پیاویش یعنی دەبێت پرس و ڕا بە یەکتری بکەن لە ڕۆژی گرتن ئایا ئیزن هەیە ڕۆ بە ڕۆژی بمیان نەوەک مەسەلەن پێداویستێکیان بەرامبەر یەکتری هەبی جا سەلمان چی کرد هەستا ئەو سەحابەی نسیحەت کرد فەرمووی کاکە دووشەم و پێنجشەمەکان بە ڕۆژی بە شەوەکان هەندێک ئەوجا شەوەکەش لە ماڵ ماوە دیتی وە لەسەر بەرمارەکەی خەریکی فرمێسک ڕشتنە عیبادەت دەکا فەرمووی بڕۆ بخەوە چوو خەوت دوای فترێشکە بینی هەستاوە تەماشای کردی ساوا فرمێسک دەڕژی عیبادەت دەکە فەرمووی بڕۆ بخەوە ئەو جا دوایی باسی دینی لۆ کرد تی شەوەکان هەندێکی بخەوە هەندێک شەو نێشکە بە ڕۆژ دووشەم و پێشەمەکان بە ڕۆژی بە لە مزگەوت عیبادەتی خۆت کرد و دوایی وإن لأهلك عليك حق وكو رسول الله فرميتي صلى الله عليه وسلم دوای بس ویری چ بی مامۆستا ما بس ئێستا قسەکە بە دیارەکەی توای چۆن لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئاوام کردی بەرامبەر ئەو سەحابەیە فەرمووی هذا سنەتی ئەوە دینی من و سنەتی منە بەڕاستی کە ئینسان هەم پیاوی دنیابی هەم پیاوی ئاخرەتیش بی وەکو ئیمامی عومەر فەرمووی إن الرجل رجل الدنيا والآخرة پیاو ئەوەیە هەم پیاوی دنیابی و هەم ئاخرەت دنیا بۆ معنە نایە پرداتە حرام بەو مانای حەقی مار و منداڵی خۆی بدە بە هەشتێک لە دنیا لە خۆی دروستکە ئەخر خوای پەروەردگار کاتێک کە زەواجی ئادەم و حەوای دروست کرد لەسەر دنیا لەسەر یەکێک لە جەنەتەکانی سەر دنیا بوو کە زانانە فەرموو لە کشمیر بووە لە خۆشترین جێگا بووە یعنی خۆشترین جەنەتی سەر دنیا بوو تا ئێمە ئەو جەنەتە دروست نەکەین لە ناخ و دوور و دەرونی خۆمان لە ناو خانەوادەی خۆمان مەحاڵە بچینە جەنەتی رب العالمینیش مامۆستا کوڕێکی گەلە جۆرە دینیشدان بەحسکین مەسەلەن حتا کۆمەڵگەیشدا کێچ ژن ئینان خۆ کاڵایەک نینە ئەم دێچین کڕین یعنی پارێکی ئەم دێ هەندێک کڕین و پشتێنگە یاومەیە و خلاص بەس بۆچی دینی داهاتێ مەسەلەن مەهراوی هۆسایە بێت کچ کادێچ تەڵاب کرد خو هەردووک حەست کرد مەسەلەن کچژی کا چاوە کوڕ حەست کرد کچژی حەست کرد بۆچی ئەف مارەیە یعنی ئەف زێڕە یانژی هەر چزانە مەبلەغی کاتیە دانان حکمت ژوەیەکی چییە کچ تشتێکی تەڵاب کرد تش کوڕی دەمەکی دا
وجعلنا بينكم مودة ورحمة بوشي أف مودة ورحمة بورا بتسر جروني بسر كوري والله ئەوە عرفان لەلای ئێمە ئێستا وای لاتێ بەڕاستی گەنا لە زۆر لە وڵاتانی دیکە ئێستا لە مالیزی عکسی ئێمەیە ديني دو شهادية لە ڕووی دینی هیبەیە هەدیەکە پیاوەکە هەدیەک پێشکەشی ئافرەتەکەی دەکە ڕێژەکەشی دیاری نەکرا ئیمامی عومەر ڕزای خوای لێبی لەسەر مینبەر هاواری کرد فەرمووی پێویستە ڕێژەی ئافرەت مارەی ئافرەت ئەوەندە دیاری بکرێ تا خەڵک بتوانی زوو زەواجکە ئافرەتێک هەستاوە فەرمووی ئەی عومەر هێشتا خۆ پێغەمبەر ڕێژەی ئەویان دیاری نەکردیە مارەی ئافرەت چۆنە تو دیاری دەکەی فەرمووی ئەسابەت ئیمڕەئەت وەختە عومەر يعني حڕێکچ بەڵێ دیاری نەکرای هیچ ڕێژێک دیاری نەکرای لە ڕووی شەرعی برەی 50 مسقالە 20 مسقالە 15 مسقالە 1 مسقالە ئافرەتە بۆ داوای چەند سوورەتێکی قورئانی کردی فەرموویەتی ئەو چەند سوورەتە و پیاوە فێرم باشەوە ئافرەتانی کە داوای ڕێژەیەشی زۆر دەکەنەوە ینی چۆن سیر بکرێن ئەوانە چۆنیە واللهی پێغەمبەری خوا فەرمی باشترین ئافرەت ئەوەیە کە مارەی کەم بێت کەمارەی کەم بێت ئەوانش لەبەر چی یعنی ئەمە ئەوە حاڵەتانی کە دەیبینین داوای مارەیەکی زۆر دەکەن چێنە ئەوانە کەسانێکن کە متمانەیان بە زەواجەکەی خۆیان نییە متمانەوەی هەیە دەڵێ ئەگەر دوایی نەوە کابرە دوایی لەگەڵم خراپی ینی زۆر زە پرسیارمان کردێ لەبەرچی ئەو مارەیە زۆرە دانرایە تیوەڵا لەوەی نەوە بەیانی مەسەنە غەدرم لێ بکە یان کەسێک ئەمە بەستەکەوێ نەوەکو تەلاقی بدا تەلاقی دەسبێنێ ژیانم خۆش نەبی لەبەر بەپارێ وڵات باهر نامەوێ وانە ئەگەر لە ئێستاوا تۆ سیقەت بۆ پیاوەی نییە دەزانی لە زەواجەکەی مۆفەق نابی ئەسڵەن هە بڕیاری زەواج مەدەزاری تا 100% دڵیان نەبی بەڕاستی بس چه حکمت تێدایە يعني حتى هەدیەکژی بت کوڕ بتێک چه حکمت تێدا حکمت ئەوەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو هەدیەک یعنی شتێکی ڕەمزیە تەهاد و تەحابووە تەهاد و تەحاب هەر لەو بوارەیە گەنا ئێستا مەسەلەن ئافرەتێکە حەڵقەیەکی زێڕی پێ دەکرێ مەسەلەن بای 200,000 دینارە یا مەسەلەن 10 مسقال زێڕی پێ دەدرێ ئایا چێ لە ئێمە چێ ئەو کەسانی کە ئێستا گوێیان لە بەرنامەی هەیە کچەکەی خۆی ئامادەی مقابلی 100 مسقال زێر بفرۆشی یا مقابلی 50 مسقال زێر بیفرۆشی یا مقابلی 200 مسقالیش بیفرۆشی کەسمان ئامادە نینە ئەسڵەن زەواج پێڕاستی پەیوەندی بە مادەوە نییە زەواج وەکو ئاەتەکە فەرمووی مەوەدە و ڕەحمەیە ئەو تێگەیشتە دەڵێ چی ینی زۆر جار باوک یان برا یان دایک دەڵێ کاکە کچەکەی مناندا ئاسان نییە و بای ئەوەندەیە زۆرە داوای زۆر دەکە و تێگەیشتە چیە ئاخر هەر ئەو تێگەیشتنێ ئێستا تەماشا دەکەین دنیاک لە کوردستانی خۆمان ئافرەت بەڕاستی بووینە بێوەژن چونکە لەسەر ئەساسی مادە و زێڕ و ئەوە زەواجیان کردیە هەر ئەو تێگەیشتنەشە کە ئێستا دنیاک ئافرەتی قەیرە کچمان هەیە تەمەنیان بەسەرەوە چووە یعنی ئەمە بەڕاستی ڕۆژ نییە چەندین کەس تەلەفۆن لە منەکە مامەسە وڵی سێ کچم هەیە وڵی مامەسە دوو کچم هەیە وڵا دوو خوشکم هەیە وڵات چەند ئافرەتی بێوەژن هێتخوا ئەگەر کەسێکی مسلمان ڕێکپێکەبی بەڕاستی ئامادەن زەواجکەن ئەوە چییە دەبێ ئەو عقلێتانە بەجێ بێرین زەواج بێتەوە سەر مەسیرە حیاتەکەی خۆی کە بریتێ لە مەودە و ڕەحمە و خۆشەویستی و ڕێز بەریچینە سەر قەیرا و ئەوێت ماڵ دامای نوشینەکردین کۆن و کەچ حالێکی بۆ بینین کوڕ کچ هەردوو ڕۆزی بووین عقدا زەواجی چێت چ تێداوت کچێ حەقی هەر تشتێکی وی وێت سەر زەڵامی بنوێست کوڕی حەقی هەر تشتێکی سەر کچێ وێت بنوێست مەسەن حتا نافجهی خارن و خارن جل شیشتن عیال خودان کردن از دچ مشولی تو المال بعد تو دچ شولی از دچ مشولی تنانەت ژنی دیکەن ینی بەسەرمدا ئەوە هەمی درستت عقدی دا بنویسین یاجی ما عقدك پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە فەرمووی ئیدا ئاتاکم عفوا کە فەرمووی یا معشەرە الشەباب من استطاع منکم الباءة فليتزوج دیارە ئەو کەسە بەڕاستی کە دەیەوێت ڕغبەتی زەواجیە دەبی دوو وەشی باسمان کرد لە بیدایەتەن دەبی لایەنی مادی و معنەوی مەزبوط بی لە مەسەلەی زەواج و ئەو ئافرەتەش کە دێ دەیوێت زەواج لەگەر ئافرەتە بکە تەمەشای لایەنە مادی و معنەویەکەی کە ئەو پیاوە ئایا دەتوانی مار و منداڵی خۆی بەخێو بکە دەتوانی ژیانی هاوسەری سبێنێ لە ڕووی مادی خێزانەکەی خۆی بەخێوکە منداڵەکانی بەخێوکە احترامیان بگری ڕێزیان بگری لەلایەشکەش لە ڕووی معنەویش ئایا کەسێکی دیندارە ڕێز لە خێزانەکەی دەگریانە دوی ئیمامی غەزالی قسەیەکی جوانی هەیە ئیمامی غەزالی فەرمودەیەکی جوانیە فەرمێ داوا دەکەم ئافرەتانی مسلمان باشترین پیاوی ئەهلی تەقوا هەڵبژێرن لە حیاتی خۆیان کەسێکی زۆر مسلمان بی لەبەرچی چونکە دەفەرمێ ئەو ئافرەتەی کە باشترین پیاوی ئەهلی تەقوا هەڵدەبژێری ئەگەر ئەو پیاوە خێزانەکەی خۆی خۆشویست مارەکەی لۆ دەکاتە بەهشت یعنی بەهشتێک دروست دەکات خێزانەکەی دەبتە حۆریەک لەناو بەهشتە ئەگەر لەو فەرزان خۆشیشی نەویست ڕۆژێک لێشی دڵگران بوو ڕۆژێک مەسەلەن خۆشەویستیەکەشی نما لە دڵی زڵمی لێ ناکە حەق و مافەکانی خۆی بە تەواوی دەداتێ بەڵام ئەوەی کە ئەو ئافرەتە بێبی کاتە مەرج وەڵا من مەسەلەن ئەو مەرجەم هەیە ئەو مەرجەم هەیە ئەو مەرجەم هەیە و حەسەب یعنی ئیتیفاقیاتی بینی هەر مەرج چۆن پیاوەکە مەرجی هەیە ئافرەتەکەش بۆی هەیە مەرجی ئەو مەرجەش دەتوانێت بڵێت کە زیاتر لە یەک ژن ناتوانانی بیێنی بۆ نمونە هەر ئەو کەسە دەبێتە ژنی و کەسە و بە عقد بیداەتی برانتوانە مۆزوع زەخمەکە ئەمە ئەم باس توش کەیفی خۆتە
دەتوانێت ئەوە بکات ڕغبەتی خۆیتیانە ئەو ئافرەتە مەسەر ئافرەتی حەزناکە ژنی بەسەر بێ بەڵێ لە بیدایەت سەرەتاوە ڕێک لە دەکەون عەقدەکەی بەڵێ دەینووسی دەڵێ کاکا من بۆ مەرجێ ڕازیمە ئەگەر هاتیە داخوازی من ئەو کاتە و کەسە بۆی نییە کەژنی بۆت نییە بەڵام ژنی ئەگەر لە دۆنی. ڕێکەوتنەکەدا ئەوە نەکرابێت ئاساییە کە بێژنی ئاساییان جینە کابرا دوای باسی دەکەین لە بۆ چێ ئاساییە چکەوە حاڵەتەشی خاصە دوای ئینشاءالله کەواتە بۆچی ئاساییە با بینە سەر فرژنیش لە ئاەتەکە خۆی کاتەکەمان پەروەردگارە فەرموێ تەبعاً پاشی غەزەوات لە زەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر بوو ئافرەتی بێوەژن زۆر بوو منداڵی هێتیم زۆر بوو یعنی لەگەڕ ڕێزن لە بۆ زۆرێک لە مفەسیرین کاتێکە و ئاەتە باسەکرێ بەڕاستی ئاەتەکان قرتاندیە هەتا لە تەفسیرە کوردیەکانی جەناب تەفسیر بخیندیتەوە ئەوەی من ئەم بە ئەمانەتی علمیەوە ئی بەڕێز مامۆستا بڕان هەر بەس خینەوەکەی عادی جەنابەت بووە تەماشای مەسەلەن هەتا تەفسیرەکان دەکەی یەکسەر ئاەتەکە قرتایە ینی مقدمەیەکی هەیە ئاەتەکە بە هەموو ئاەتەکەی بەتەواوی باز ناکرێ و سەبەب نزول و شتەکانی بە تەفاسیری باز ناکرێت لە بۆ چێ پاشەوەی غەزەواتەوە بوو دنیاک ئافرەتی بێوەژن بوو منداڵەکانیان هێتیم بوو ئەو منداڵێتیمانە کاتێککە باوچیان نمایە و دایکەکانیشیان شوو دەکەنەوە دەڕۆن منداڵەکانیان دەکەونە بەر کۆڵانەکان و بندیوارەکان و بێسەرپەرش دەمانەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەناو کۆڵانەکانی مەدینە داهات چەندین حاڵەتی وای دیت منداڵی بێسەرپەرشت منداڵی هێتیم باوکی ڕۆشتێ دایکەشی شووی کردیتەوە بێسەرپەرشت مایتەوە هات فەرمووی ئەنا وەکافیل اليەتیمی فی الجەنەتی هاکەذا هەر کەسێک کەفالەتی منداڵی هێتیم کا لەگەر من لە بەهەشت ئەو هەیە ئێستا دەڵی مامەسە منداڵیەتیم چ ڕەبتی بە مەسەلەی فرەژنی وەیە ئێستا ئاەتەکە ڕۆنی دەکەینەوە چۆنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هانی سەحابەکانیدا بە چەندین بیستی فەرمووی هەر کەسە کەفالەتی منداڵیەتیم کا لەگەر من لە بەهەشت ئەو هەیە ڕاستە سەحابەکان هاتن هەریەکە و کۆمەڵێک لە منداڵی هێتیمیان لەخۆ گرت لە ڕووی مادی بەخێویان کرد و مەسەلەن جێگایان و دابین کردن و جلوبەرجیان پێدان و خواردنیان پێدان و ئەوانە بەڵام دیسان پێغەمبەری خوا لەناو ماڵەکان سوڕاودیتی چەند منداڵ دەگریان دەیانگوت ئای چەند خۆشە ئێستاش ئێمە لە سۆزی باوک و دایکمان بێبەش نەبووینایە لە باوشی باوکمان بووینایە لە باوشی دایکمان بووینە ئێستا ئێمە کەس نییە سۆز و حەنان و خۆشەویستیمان پێ بدە پێغەمبەری خوا کە ئەو حالاتەشی دید عەلەیهی سەڵات وسەلام چونکە ئەو بەڕاستی هەست بە ئازاری هەموو ئومەتەکەی دەکا بۆیە ویستی معالەجەی ئەوەش بکە چی کرد بێری کردەوە چۆن مەسەلەن مەخرەجێک ببینیتەوە ئەو حالەتەش حەلکە ئەوە لە ڕووی مادی توانی مسلمانەکان هاندا لە ڕووی مادی شتەکانیان لەبۆ بکەن یارمەتیان بدەن لە ڕووی معنەوی چی بکە یەکسەر ئەو ئاەتە نازل بوو خوای گەورە چی فەرموو وإن خفتم ألا تقسطوا في اليتامى فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع ئێستا بڕۆ لەگەڵ ڕێز و حرمەتم عارەبانسی هەر کەسێک دەبینی کە ئەویش پیشەشی پیرۆزە بەڵام کە پیشی خۆشی نییە مەسەلەن قورئانیش نازانی هەر ئەو تەو نێژەکەی دەزانی ئەو ئاەتەی لەبەر کردیە چێن دەرشی لەبەر کردیە بەس ئەوەندەی لەبەر کردیە بەشی زۆری خەڵک ئەوەی لەبەر کردیە مثنى وثلاث ورباع بەڵام ئەوەی تێ قرتاندی ئەوی نازانی سەبەبی مەسەلەن فرەژنیەکەی چییە خوای گەورە فقط لەبەر خاتری ئافرەتە بێوەژنەکە لەبەر خاتری ئەو منداڵی ڕێپێدراونیە کابرا مەسەلەن من ژنێکم ێست بێنێ بۆ خۆم دەچم ژنێکی دیکە دێنم ئەو ڕێپێدراونیە ئللا دەبێ کەسێکی بمێ کەفالەتی مەسەلەن یەتیم و کەسێک کە با بڵێن بێوەژنە ئللا دەبێ و حالەتە بێ ئەوەی حالەتەکەی دیکە ڕاست ئەوەی زەمەنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تەمەعاً لۆ باسی یەکی نەکرا لە ئاەتەکەی ئەسڵ لە دین یەک زەواجە بەڵێ کەواتە سنەتیش نییە دەڵێ نەخێر کەسێک کە بەناوی زەواجی دووەم و سێم و چوارەم سنەت نییە سنەت نییە لە ئیسلامدا ئەسڵ بەڵێ معالەجەیە لە ئیسلامدا ئەسڵ یەکە بەڵێ لە ئیسلامدا ئەسڵ یەکە بەڵام وەکو معالەجە دانرا چون کەسێک مەسەلەن سوکەریتی یان نەخۆشیێکی دەستە لای دکتۆر تەماشای دەکە زۆر حاڵی پەرێشانە دەستی ڕەش بووە گەرنەی بڕیتەوە مەسەلەن هەموو جسمی تەشەنە دەکا دەڵێکا کە ڕاستە و دەستەی تومان زۆر خۆشەوێ مەخلوقەکە لە باشێکە لە عەزاکانی تو خوای گەورە خەڵقی کردیە بەڵام واجبە لەسەرمان ئەو دەستەی ببڕینەوە چونکە نەخۆشیەکە تەشەنە نەکا مەسئلەی فرەژنیش بەڕاستی لە ئیسلام وایە معالەجەیە وإن خفتم ألا تقسطوا في اليتامى لۆ قستیش بەکارهاتیە چونکە قیست لە عەدالەت گەورەترە قیست هەم لایەنی مادیش و هەم معنەویشی تێدایە دوایی خوای گەورە فەرمێتی لەبەر خاتری ئەو منداڵە بێسەرپەرشتانە و ئەو ئافرەتانە کە بێسەرپەرشتن ئەو جەفەرمووی مثنى وثلاث ورباع ئەویش دەبێت چێ دەبێت لێژنەیەک لە دادگا دا بنیشی وەکو پێغەمبەری خوا ئەوەی کرد لێژنەیەکی دانا مەسەلەن ئیزنی نەدا هەموو کەس زەواجکە فەرمووی فلان کەس ئەتوو بڕۆ فلان ئافرەت بینە فلان ئەتوو بڕۆ فلانی بینە فلان ئەتوو بڕۆ ژنی دووەم بینە فلان ئەتوو ژنی سێم بینە کەواتە ئەوە نییە بڵێ کەسێکەوە بێوەژنێشکە بێنێت بڵێ ئەو کەسەی کە ئیمکانەتی مادی و معنەوی کە باسمان کرد ئەو دوولانەی مەسەلەن فول بی ئەو جائزنی پێ دەدرێت کە بچی ژن بینی نەک بەڕاستی کابرا ئەو ڕۆ بەناوی دین هاتی هەڕەشە لە وەکو ئەحمەد شقیر قسەیشی جوانەیە فەرمووی چوومە ئەوروپا
لە ئەوروپا فرمودەیەکی پێغمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ باشترین سەدەقە ئەوەیە کە پیا و لەسەر سفرەی خواردن دانیشت لقمەیەک پاروی خواردن بە دەوی خێزانەکەی وە بکە دەڵێ ئەو فرمودەیەم چوم لە ئەوروپا دیت لە زۆربەی ڕێستۆرانتەکان و مەتامەکان دیتم پیاوەکان دانیشت بوون خواردنیان بە دەوی خێزانەکانیەوە دەکرد تم صدق رسول الله صلى الله عليه وسلم چەند ئوسوولەشی جوانە چەند محەبەت و خۆشەویستی دروست دەکات دەڵێ هاتمەوە شەرق الئەوسەط وڵاتانی خۆمان نەک ئەو فرمودەم نەدیت بە عەمەلی کە پیاوەکان لقمەک پاروی خواردن بوو ئەو جارە لە عیبەش گەڕێ پیاوەکە دانیشتیا خێزانەکەی لە سبەنی خواردنی حاضر کردێ ماڵی خایان کردەوە ماندی و مردی دانیشتیا لەسەر سفرەی بەخوا دەرە ژنی دوم بینم باشە ژنی سێم بینم باشە ژنی چارەم بینم باشە یعنی دائم هەر بەشی نفسی لە بینی خۆی و خێزانەکەی دروست کردیە کە بەڕاستی پێغەمبەری خوا وا نەبوو عەلەیهی سەڵات وسەلام هەرچی زەواجەکانی پێغەمبەر بووە و سەحابەی کرام بووە ئەتوانین بە نمونە ژیانی 100 سەحابەی پێغەمبەری خوا بینین بەڕاستی هیچیان کچیان نینە هەر هەمووی ئافرەتێکی بێژنی بێسەرپەرشتیانی نیە منداڵی هێتیمیان نەبووە دەی ئێستا من ئەو برادری کە نیازی زەواجی هەیە لە دادگا بە ئەمە بکەنە لێژنێژی دادوەری لە دادگای کوردستان بڵێن کاکە فەرموو دەرگای فرەژنیمان کردەوە تەبعاً لێرە ئەمە دەمانێت ڕێگا هەم ئەو مامۆستا بەڕێزانەی و ئەم هەموو کەسانەی کە بە ناوی دین دێندرن کاکە زەواج وازبە زەواجی فرەژنی مەبەسمان وایە یان سونەتا دەبێ هەموو کەس بینی چۆ زۆر کەس وایە بە ناوی دین هەڕەشەی پێ دەکات دەڵێ خوا واجبی کردی خوا پێغەمبەری خوا سنەتی کە سنەت دەبێ هەمومان بینین کاکە نابی هەمومان بینین چێ دەبی بینی ئەو کەسەی مەسەن ئێستا لە عێراق ئەو هەموو شەڕ و فەوزا و شتانە هەیە ئافرەتی بێوەژن زۆرە و بێسەرپەرش زۆرە ئەوانە با پیاوەک ئیمکانەتی مادی باش بی بتوانی ماڵێک لە بۆ ئافرەتە دابین بکە مامۆستا ئەم فێری پڕاستین زەواج و هەفژینی مەسەنە گەلە جۆرە تە بەحسکردن کۆبرای هەی و پێچێت بێت معنەویان مادی ژیان بەس ترسۆ هەندێ هەی ژنکایکێ ناهێلت مەسەنن هەکە بینت یا دوێ یا ئیکێ دیش دەستێت داخوازە تەلاقی کرد مسیارە سیغەیە زەواج سەفەرە زەواج توزانم متعەیە زەواج مەسلحەیە نظام چێ ئەvە دینی داهاتینە کەنگی درستە مەسەران کۆبرایکی دوێت بینت بەس نەوێرش بەر ژنکایەکێ درستە بۆی ئەو پشت ژنکایەکێ ڕابینت دزیکی بە مەبەستە من شتێکی وسەهەیە دینی دا ڕێک پێهاتێدا خۆی زەواجی دووەموانەوەکو باسمان کرد کە معالەجەیە لەسەرچی لەبەرچی خوای گەورە وایدانێ ئەو مەوەدە و خۆشەویستی و ڕەحم و بەزەیە نابێت لە خێزانی یەکەم تێکدا دەبێ حەسەب ڕێکەوتن بی بەڕاستی بەڵام ئەو ڕۆتەمەشا دەکەین بەشی زۆری کابرا لەبەر حەز و ئارەزووی خۆی بەڕاستی ئەو مەوەدە و خۆشەویستی و پیاو هەیە 4-5 منداڵی بەجێشتیە خێزانەکەی تەلاقدایە مەجبور وە ینی کە وای لەیاتی ئاخیری هەر ڕغبەتی زەواجی بووە خێزانەکەی قبولی نەکردی مندارەکان قبولیان نەکردیە خێزانەشی تەدمیر کردێت چۆش نشکەی هینایە ئایا ئەوە چێن دەرەی سونەتە چێن دەرەی دینی خوا ئیزنی بۆ پیاوەی دەدا کە بڵێ ئەتو بڕۆ خێزانەکەی خۆ تەلاقدا بە 4-5 مندارە ئەوی واز لێبینە بڕۆ لە دوای هەوەس و ئارەزووی خۆت لەبەر خاتری شەهوانەتی خۆت ئافرەتێکی تربینە دوای بەشی زۆری ئەو پیاوانە بەڕاستی لەگەڵ ڕێز و حرمەتم ئەسڵم بیر لەوەی ناکەنەوە یعنی حتا چکامە زۆر لەگەڵ ڕێکخراوەکان جارێک چاردە ڕێکخراوی جارێ مامۆستا دیر و درێژ نەبێت بەسێ ڕێکخراوە ژنێتەکردن ئەوێت مگوتین سیغەیە مسیارە متعەیە زەواج مەسلحەیە نزانم کچی یا دەوڵەمەندە بڵۆ مێرەکی بخۆبینە دزێکی بە بەزدێتە دەفێ بۆ مەسلحەتی و نزانم چێ ناوبینە دوو کەوەنەدا ئەمزانین بەجود بوون و ئەوەنە بەدزینە ناوبینە خوددا هەردووشێ تێگەشتێنت مۆزرن ئەوێ جهت ناف دینی ده هەیە ئاەت و فەرمودت پێغەمبەر صلی الله علیه و هەموو زەواجێ ئێستا یەک باسی کەین وەختی زۆر دەوێت هەیە ئەو کیشک هەیە و کیشک نین طبعا ینی زەواجی مسیار و زەواجی عورفی و زەواجی مەسەلا ئەوانەی کە ئێستا مستەلاحەکی نوێنە کاتیتە ناو وسولیاتی فقهی ئیسلامی و عولەما قسەی لەسەرەوانە لە ڕووی شریعەت ئایا زابیتەکانی تێدایە بەڵام یعنی شرطی خۆی ئێستا فتوای تایبەتی دێ ناکرێت بۆ ئەوان ناکرێت مەسا ئێستا من لێرە دانیشتم بڵێ مامۆستا ئەرە زەواجی مسیار دروستە بەرامبەر دروستە سبێنێ هەموو خەڵک وابستە بازار و زەواجی مسیار بکە ئەو فتووە عامان ناکرێت ئایا لە بۆ چێ دەکرێت دوایی زەواجی مسیار خەڵکیش بەغەڵەت تێگەیشتیە ئێستا خەڵکەکی زۆر چۆ بە دزی هینایەتی نە حتا ئافرەتەکە کە سوکاری ئافرەتەکەش نازانن کە سوکاری خۆشی کابرا نازانین دەی ئەوە مەرجی شەرعی تێدانێ کە پێغەمبەری خوا فەرمێ لا نکاح إلا بولین وشاهدي عدل ئەگەر بێوەژنیش بێ ئافرەتە بێوەژن ئەوە مالیشی نفسی خۆیتی ئەتوانی مەسەلەی قرا لە دەستی خۆیتی بەڵام هەر ناکرێ بە دزی هەر دەبی بەڕاستی کە سوکارەکەی ئاگادار بن بەڵام ڕغبەتی لە دەستە خۆیتی بەڵام سبێنێ بە حاڵەتی دزی مەسەلەن دەچی لە جێیەک ئەو پیاوە بیانی لۆ ناچی مەسەلەن بە ڕغبەتی خۆی یان لەگەر خێزانەکەی خۆی ئیتیفاقکە ئافرەتێک بڵێ هەر ئەتۆ حەق و مافت نییە دنیاک ئافرەتی کەشەیەکە بەڕاستی پێویستیان بە پیاوێکە کە سۆز و محەبەت و خۆشەویستیان پێ بدا ماڵێکی گەرموگوڕی هەبی یعنی مەجالیان پێ بدرێت جا قەزدمەوە بۆ ئەو ڕێنیکەینەوە زۆر جار کە ڕێکخراوەکان لە دژی دین قسە دەکەن دەڵێن
ئیسلام دژی ئافرەتە ئۆجە مەجای فرەژنیدای ئەوانە یان زۆر جار کەسانێک بە ناوی دین قسە دەکەن دەڵێن کاکەوتە سونەتە و پێویستە و محارەبەی ڕێکخراوەکانی پێ دەکەن هیچیان ڕازنینە نە ئەوەی کە ڕەشەی پێ دەکات بە ناوی دین فەرزی کە لەسەر پیاوەکان بەو نەوع زەواجکەن و نە ڕێکخراوەکانیش کە بەڕاستی ڕێگری دەکەن هەر دوای لە خۆشیان دەبنەژنی دووەم و سێەم و چارەمیش هەر لە خۆشیان قەنەعاتیان پێ هەبی پێ نەبی جاریە مەجبورە دەبیتە ژنی سێەم و چارەم و ئەوانش بەڵام دەبی بێ سیستەمەشی لۆ دیاری کرێ سیستەمەکە چییە سبێنێ مەسەرەن لە دادگا حکوومەت بڕیاردا بڵێ کاکە ئەو کەسەی کە دەوێت زەواجکە حتمما دەبی ئافرەتەشی بێوەژن بینی یان حالەتەکی ضرور بێ ئەو پیاوە کە بێ مەسەرەن زەواجی دووەم دەکات بەڵێ کۆمەڵک زەوابەتی خۆی پرسیارێک بوو پێم وابێ دەبێتە دوا پرسیاریش ئەگەر کاتمان بۆ درێژ نەکەنەوە ینی هەندێک شت هەیە پرسیارە لە لای خانمانیشانی ئەمە بۆ نمونە دەڵێ ئەگەر بێت و پیاوەکە ئافرەتەکەی خێزانەکەی نەخۆشە توانای نییە پێویستەکانی پیاوەکە جێبەجێ ناکات پیاوەکە بۆ هەیە بچێژنێکیت کە بێنێت ئەی باشە ئەگەر پیاوەکە نەخۆش کەوت ئافرەتەکە یعنی چی بکە ئەو کاتە دەی لە چێن دەرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەبەر خاتریەوەی کە خێزانێکی نەخۆش بووە بڵێ بەس لەبەرەوەی نەخۆشە دەسم ئافرەتێکی تری ئێستا پیاو هەیە خێزانەکەی نەخۆشە ئەسڵەن پێویستی بە سۆز و بەڵام ڕێ پێدراوە دەتوانێت پیاوە بچێت ئەو پیاوە لە چەح بەڵام نەک لێرە لە حاڵەتێک ئافرەتەکەی زیاتر نەخۆش دەکات با فترەیەک ڕاوەستی چۆن ئەو ئافرەتە سەبر دەگری ئێستا ئافرەتێ پیاوەکەی بەکەلشی فلسەک نمای لە ڕووی زەواجەوانە بەڵام ئەو ئافرەتە دڵی نایە پیاوەکەی خۆی بەجێ بێت ئەوە قسەی توێش ڕاستە مەسلەی کە دڵینایی واشەیە لەبەر عیب و عارە بێدەنگە و تەواو چی بکە خوڕ بەسەری دوو قسەی بکە دنیای لەسەر وێران دەکات ئەوش حەقی خۆی تێگە بێ ممارەسی حەزی خۆی دەڵێ دەتوانی ئافرەتێک هەتا لە ڕووی فقی ئیسلامیش کە مەجای پێدرایەک لەوانە ئەگەر ئاپیاوێک مەسەلەن نەخۆشیی بوو پێشتر باسی نەکردبوو لەگەرە ئافرەتەکە هات ئێمە زۆر زارە حاڵەتانە تووشمان دەبیتە مەسەن لێە وا باشە واجبە کە بەڕاستی ئافرەت لە کاتی داخوازی ئەوانە بچن فاسی خوێنیان ئێستا کە هەر لە ڕووی قانونیش کرایە شتێکی واجب کە بیکەن تا نەخۆشیەکانیان بەڕاستی بە دیارکەوی چ نەخۆشییانە چ عیب و عارەشی لە ڕووی تەندروستیان هەیە بە دیارکەوی حاڵات بووە دوای ئەوەی کە زەواج کرا گواسیتیانەوە منداڵێکیشیان بووە ئەو جە بە دەرکەوتێکە و ئافرەتە نەخۆشییان لە شەوی بوشێنی مەسەلەن بە دەرکەوتێک کە چەند نەخۆشی هەیە لە پیاوەکەیان عکسەوە لە ئافرەتەکە لە ڕووی شەرعی حەفت مەرجیدانەیە کە ئافرەت دەتوانێت داوای تەلاق لە پیاوەکەی بکە و پیاوەکەش داوای تەلاق لە ئافرەتەکەی بکە کە ئەگەر مەسەلەن نەخۆشی هەبوو ینی ئەو حاڵەتانەی کە بەدڵی پیاوەکەی نەبوو ئافرەت هەیە مەسەلەن بەس لەبەر خاتریوی کە بۆنی دەوی ناخۆشە مەسەلەن هەیە بۆنی دەوی مەسەلەن بۆگەنیە ئەوە نەوع نەخۆشیەکە بەڵام باسی ناکە لەگە پیاوەکەی دەی پیاوەکە دەڵێ ناتوانم لەگەری بژیم خۆ تازە مارەش کرایە لۆی هەیە داوای تەلاقی بکە جا قەزم لەسەر ئەوەی چییە یعنی لە حاڵەتێک ئەوە باسمان لەوەیە کە چەندین ساڵ پێکەوە ژیانە ئێستا ئافرەتەکە لە حاڵەتەکە کە گەنج بووە جوان بووە احترامی پیاوەکەی گرتیە حیاتی خۆی بەخت کردیە لە پێناوی ئەو پیاوەی ئێستا کە نەخۆشکەوتیە وەفاءن ئەو پیاوەت خۆ ئەو وەفایە بچی یەکسەر بڵێ هەڕەشەی لە خێزانەکەی بکە بڵێ دەچم ژنێکی تر دەینم دەی با دانیشی چەند ساڵەشیش ینی یارمەتی خێزانەکەی خۆی بدە دڵی خۆشکە ینی لە معانات و ناخۆشەکانی لەگەری بەشداری بی کە زانی هەنجینێ ئافرەتی شەیە بەڕاستی لەگەرەوە بە ئینسافە هەر لۆ خۆی دەڵێ پیاوەکە وەڵڵاهی ئەمن نەخۆشم حەز دەکەمە تو گەنجی حەز دەکەم یعنی کەواتە مەبەستەکەەوەی ببورێت حەسەب ڕێکەوتنی خۆیانە هەم ئەویش دەتوانێت کەس ڕێ نەگرێت دەتوانێت بێوێت جابێت و ژیانی خۆی دروستکەەوە بە هەمان شێوە ئەوی دیکەش ئەوە دەکەوێتە سەر ویژدانی هەر کەسە لە خۆیان هەم پیاوەکە هەم ئافرەتەکە ئیتر بە ئیتیفاقیەتی خۆیان ئەوە ڕاستە ئەوەی ڕاستە خوای گەورە فەرمێ و وعاشروهن بالمعروف وأفرميهن لباس لكم وأنتم لباس لهن أو هتا كوتاي جيانيتيان بلى يعني نقل بروي كافرتك نخوشي بيني لو دروز بوا أو بيا بلي ولا من أوي تلاقة دم دسم أفرتي شي تردين لبروي تازا ونخوشي لو دروز بوا نا أجر وفاء دينداريا أو بيا براسي أجر ديني هبي وزميري هبي تندين سال لذت وخوشي جيان وبختوري لجر أفرتي بلى ما مسهرم زورق سنوان أكد مثلا بيت تدخلك بوجياني أو كسانة تونك أجر نو آزاري أو كسانة نبي أو كاتا رنجا يعني جۆرێکی دیکە بێت خەڵک هەیە لە جۆرە ئازارێک دەژیت لە حاڵەتێک دەژیت نەفسیەن ینی یەکسەر دەیبەستیەوەی بڵێ کاکە شکری خوای بکە شکری خوا مەسەن لە کاتێکە خوان تو نیعمەتێکی بە تو دایبێت ممارەسەی حەزی خۆت بکەیت بە حەڵاڵی ئەوەش هەیە ئەوەش لایەکی دیکە دەکرێت ببێتە دەکرێت ڕێز و حرمەتی خێزانەکەی خۆی بگری کە نەخۆشە بەڵێ چارەسەری بکە و لەگەری بی و بەدەمیەوە بی و یعنی لە معاناتەکان لەگەری بەشدار بی لەو لاشەوە کە زانی هیچ ئومێدی ژیانی نمایە و ئافرەتەکە بتوانانی جارشتر وەکو هاوسەر لەگەڵ ئەتوانی حەسەب ئیتیفاق ئێستا تو نیاز دوایە برا دەتەوێت شەڕێک دروستکەی لەو بینە شەوە چی دیکەی دەوێت تا مامۆستا وەختمان تەعاان زۆر ڕۆی
من هر زيادة حزم لي بما زواجي كاك أنت تام برد والطلاقي كهكذا الراس بأشو باسي زواج بكين شو جيك باس طلاقي طبعا وقت خلاص زور سباس یاخوا واخير محفوظ تام خوا بالنسبة سلامتك إن شاء الله لما هني بالوالد وكمدا قال لي زورتري جحيلة. سودت بخشي قال لي سلام. كتو خوا قال لي سلامتك من استطاع شرف منكم مندي. الباءة فليتزوج وخذ أرى الخير بالناس ان شاء الله خوای گەورە زەواجی کچ و کوڕەکانمان ئاسان کە ئامین یعنی ئەو پیاوانی کە فکر لەو دەکەنەوە دژنی دووەم و سێمەوانە بینن بە هەندێک لە ڕغبەتەکانی خۆیان کەم کەنەوە ئێستا گەنجی فەقیر هەیە ناتوانانی زەواج کە ڕاستە با بێن ئەو قدرەت و تااقەتە مادیە بیدەنە ئەو گەنجە دەبیتە أو بيني خوي بەختەوەرێکی خێزانەکانی. گەورە لە دنیا و قیامەتی ئەو بارك كوتني كان بيني خوام كان خدش ترازي بت یاخوا ما محفوظ تقال واصلون والسلام. دي بشكل جماعات بوستيني كاين جنيديني برا بريار كن لسه بدي ما بصدق سكيب كلام كونه خده لبين انه یعنی هەرنیان هینایان باسییان او گۆ نينا دەی کوڕە برات و ئەوە بینە تاخیر برا. بووی دەبێ بینی جني کاچی. بينا صدق جان هموي لقى خيزانيا بينا برا دي ما مصلح كلام لأدامتك خاتم كزني همتاي محمد لأدامتك خاتم كزني همتاي محمد يسكاس عقباي وكو عقباي محمد بتشريفي همو دنيا شوي مولود من وربو نوري وبيانا مقام تغراي محمد بشارت بيا يا أي مسلمان كبيغمبر طبيب أبو نساقد خلي بو أوكا يا لروجي محشار لجر الله محمد بن خوش أدرسينا مدينة خوش أدرسينا مدينة أو بيغمبر سروري دينا أو بيغمبر سروري دينا خوزقم باروشك بما خزماتن خوزقم باروشك بما خزماتن زرد الخوش دبن بزياراتن زرد الخوش دبن بزياراتن
باش دوري بتيري غم ضلي كردم نسان اسبوعينك ملبو ارسل ببعتك ويا دردي دوري دردي دوري لو طبيب انا علاجي ذاكره زعمي تقديري ازل بعد روي لقمه عن سكان درسنا مدينة وسط وباوى درسنا مدينة وسط وباوى بيغمبري من محمد نوى بيغمبري من محمد نوى وي ان شاء الله خدش ترازبت حاجي دستي تخوش وي هربجي امش دربه ايه ام نكيش دربه مقصد ام جور بهاتينش دربه في جوج دربه افشفا میوانه طيبت میتین همیجی او کسانه چه گنج بن چه جی اوید خیزاندار بن او نوید کاری دستیت کن چه کاری دستی هر یک شو لکیت کن اما اج ویری دست بکم تو قلب خیراتی چونی صحتت ممنونة. هری کی چی کاری سرامیک دکم بقور گلیس او قرا استاج ايش بدك نرمى ها او تايبته قرش تايبته عند تواني المالي باخذ مثلا ها قري هرزيك بخاويني كي نا تایبەتە ناو تسبو لبينم شیرن شيرين خان او تسن صاله ويش دك 4-5 ساڵ 5 سال اگر يكك بيوي مثلا كوبتشي او ها داوابكا لزنابتان بيوشتي او ها بكري شون داوابكا زیاتر مەجازی لە ئینستاگرام من سفارشەکان وەردەگرم کارگاشم هەیە کە کار دەکەم بخۆم كارغات هي باخذ بتني ايش دك يعني كاسي جيكش لغره نا بەتەنێ زیاتریش لە ئینستاگرام لە شارەکانی دیکەوە سفارشم دەبێوانە هەڵک دەکڕە مەسەن داوا دەکەن لە ئینستاگرام ئەو شتم بۆ بنێرە ئەوە کوپەوەنی ئەو جوانە وڵە ئەو بە چەندێ مەسەلەن بازانانی ڕکلامەکەت بۆ بکەین دێ نازانم دقیق نرخەکەی ناڵێ ئەی لە ئینستاگرامی شیرین چ مەسەلەن ئافیشل شیرین ئافیشل پیجەکەمە ئینستاگرامەکەم لێەوە دەتوانن کاری دەستی کە دروست کردیە تێدایە بڕۆن کاکە داوا بکەن شتی جوانی هەیە چی دیکە دروستەکەی جگەل ئەوە وابزانم هەر شتی قاپ و قاچە خوشتیوا دروستەکەیان ئەو پێویستی ڕۆژانە بۆ کار و ئەوانە بەسی ژنە تایبەتە با مەطبەخ خۆ شتانە ئیماڵێ ئیژنان نییە مەقسەدم بەزی مەطبەخ ئێوانە وای دەست خۆش نوکە ئێستا خەریکی چی ئەوە چ دروستەکەی خۆیە کاملی دەکەم تەکمیلی دەکەم ئێرە چونکێ کات کەمە وەخت کەمە من سادەترین شتەکانم هەڵبژاردۆ کە دروستی کەم چونەگەر بم هێشتێکی تایبەت دروستکەم و وردەکاری زۆر بێ دەبێت کاتێکی زۆری بۆ دانێم هەر نەبێت دەبێت ڕۆژێکی کار لەسەردانیم هەر لەبەرەوە کارەکانی سادەن کە کاتیان کەم دەوێ من لێرە هەڵم بژاردون دروستیان دەکەم هەرێک ئەو شتانەی دەوێ شیرین ئەفشین ئافیشل بڕۆم بگەڕین لە ئینستاگرام ئەو زەحمەتە وەرە نانە دەبچمەیرەها ئەڵڵا پشتێنگە ئافرەخە ئای دی برۆی مەهەندرین تەخۆ کۆش تۆفکۆ برا ڕاستێ تەخوا خودێ بکە وەرە ئەتوو بەس تەماشای ئەو شتە جوانەی تەماشای بەس تەماشای ئەو چی دروست دەکا مامۆستا لیرە دانیشتێت تەماشا زۆر شتی جوانی تێدایە ها ئەوە قورئانی پیرۆزەوە لە ناوی دادنی دەکەیەوە لە ناوی دادنی ماندی نەبی مامۆستا گیان یاخوا بەخێر بێ سەحاتت تەندروستی سلامت بیا خۆ الله شتەکبەر بووە بەخوای نانە هیچ نەبوو ئەوە خەریکی چی
خەریکی لۆگۆیەکیمە بەس ئەوە هێشتا تاوام نەکردی ئەو لۆگۆیت لێرانە ئەو تەختیتەکەم کێشە ئیتاری مایە کامیری بدە ئیتاری مایە جارێ بەس ئەوەیان زیادە ئێستاەوە بە تەمامە ئەوەی لێ بکەمەوە دووەکە بە جوانی ئەوە هەدیە پێشکەشمان دەکەن ئەوە هەدیە هەر بە ناوت بەخێ ناوچ بوو بەختیار بەڕێزی ئەوە چ بوو ئەو خانیە چی ئەو خەریتی ئەو خانیە جوانە ئەو چی خانی ئی کاک ئاوارەیە ئەوە ئی من نییە بەس ئەو خانیەیان تەبعاان ئەوە خەریتێ ها تۆ کامل ئەوە تاریخی ئەو خانیەی زۆر دوور و درێژە باسیکە ئەمە هەر لەو خانیەی ژیانە چار برا و دوو خوشک لەو خانی لە دایک بووینە ئەوە ماڵی خۆتان بوو ماڵی خۆمان بووە کەلوپەلەکانیش هەر وەکو خۆی دروستم کردووە هەموو شتێکی داهاوە ژووری نووسنێ بەڵێ. تاقی دووەم ئەوە ژووری دانیشت بەڵێ بەڵێ سوبەشی تیدا ئەدی سۆبێت ئەگەر یەکێک بێوێ شتێکی تایبەت داوا بکە بۆت بنێری شتێکی هەم دەی بۆیان دروست دەکەی بەڵێ تەبعاان لە چێ داوا بکە دێ لە ئینستاگرامە فەیسبوکە ئەمن پەیجم هەیە بە ناوی بە ناوی بەختیار کارپێنتەر وەرشۆپ بەختیار کارپێتەر وەرشۆپ دووبارێکەوە بەختیار کارپێنتەر وەرشۆپ ئەو شتە جوانانەیان هەیە هەموو تێدا ئەو شتانە لە ناو ئەوەی هەر شتەچیان ویست سعر و شتی لەسەر ئەگەر لەسەر پێیج و داوا بکەن یان وەڵە سعریم دانەنا چونکە سعرەکانی ئەمەن دامننا لەبەر ئەوەی بەتەمان نەبوومە بیفرۆشم جارێ بەتەمان نەبووم بەس ئەگەر داوا بکەن دروست دەکەم هەر لەسەر ئەو شتانە والله 100 ملیون داواکاری دەبی و ئەمنیش بە تەمامە یەک دوو شتەی بکڕم لێرە لە خزمەت دڵی نازانەوە سعر و شتەکان ناڵێ بەس دوای خاتر دەگری دەست خۆش هەر بژی بێجاوێرە ها شرینیت هەین زێمای کردمە برای خواهندرینی وڵات گەل جەماعەتێ بۆ بەدەستم شرینەوە یاخۆم دەخۆم ها مەری مەمنوع شوی بچمە لای شیرینەکە لای کاک ئاوارە ئەو شتەی دروست کردیە بە تێل بەس ئەوەی باست کرد تێلەکە ڕقا ئەوە زۆر ڕقا ئەو دارە بەس ئەوەی من دەمیستەو نەبوو تێلەکەم زۆر ڕق بوو دەبووە نەرمتر بێنم ئەم بڵێن حرەکە و شتی جوانتر دەردەسوو کارەکانی منیش بڵێن ئەو خان و قوڕەیە ئەو هەرزاڵی پێ دەڵێن ئەوەی لەس بەڵێ هەرزاڵ هەرزاڵ بڵێن کەپرێکە لە ناو بێستان و باخە بۆی بڕوانێتە چوار دەوری هەمووی بەڵێ ینی لە شوێنێ بەرزترە بۆی بڕوانێتە هەموو شوێنێکە ئەوە هەرزاڵی پێ دەڵێن ئەوی شەر خان و قوڕە شەکانی من زیاتر ڕیسایکلینە حەزم بە شتی ئەوەیە خەڵک فڕێدا ئەویان کاغەزە لە کاغەز دروستی دەکەمەوە بەڵێ ئەوە هەموو کاغەزە کاغەزی بڵێن دەفتەر بەڵێ نانا ئەوە کاغەزەکەیە بۆ خۆی بەڵێ ڕەنجی تێدەکەم ئەوەشیان هەر بڵێ لەو لایە سەوزە ئەویان وەک قرمیتی لێ دەکەم لێریان وەک قوڕم لێ کردووە بەڵێ لەو لاشەوە ڕسمی ترم هەیە بڵێن بە پلاستیکی فڕێدراو دروستم کردووە یان بەداری فڕێدراوە و خانوەکە بەداری فڕێدراوە دەستان خۆشبیشتەکان زۆر سەرنجڕاکێش و جوانن بابەتی دیکە کە ئەمن زۆر حەزم لێە زۆر من زۆر حەزم لە شیرینیە بە جددی ئەوە بکەین لێ بکڕیکا کە نامان دەنێتەوە خات و شوێنێ چۆنی یان سپاس دەکەم بژێ سپاس بۆ تۆ بۆ کوردستان 24 سپاس بۆ میوانداریەکەتان بەخێر بێنی ئاخوا ئەم شتە تایبەت و جوان و یانی شتانە چین کە هەمووی کاری دەستی جەنابتە بەڵێ من هەم شێفم هەم خاوەنی دوکانەکەمم خشخشکێک کارتیشم هەیە ئەمەش کارتەکەمە خشخشکێک خشخشکێک ئەو منم خێر بێ یاخوا سپاس دەکەم بژی ئەوە چییە؟ ئەمە خشخشە دوکانەکەم بە ناوی ئەوەیە شعریەکە کە ئەی خۆی خشەخشیە ئەمەیان ئۆریۆیە هەر شیرینیە کە تایبەتە بە خۆم دروستم کردو پێک هاتەکەی تایبەتە بە خۆم لە یوتیوب و ئەوانە نییە بڵێ مەسەلەن تەنها ئەوە ناڵم کە کاو بەکارەهێنم شتەکانی تر تایبەتە دیکە ناڵێ بۆی فکرەکە لێ نایەتیادیە بەڵام
تۆ بۆچی حەزەکەی شتێکی من تاقی بکەیتەوە لە بەرەوەی جیاوازە هەموو نابێت یعنی شتەکان هەمووی وەکو یەک بێ منەتە ینی ئەگەر پێکاتەکەشی بڵێ هەرەوها دەرناچ نابە ئەکیدی خۆم لە ماڵەوە دروستی کەم جیا لە دوکانەکەم ئەو تامە دەرناچێکە لە دوکانەکە هەیەی ئەمەشیان لۆتوسە ئەمە لۆتوس سەڵسەکە لۆتوسە و کێکەکەش هەر لۆتوسە ئەمەیان نانانا ئەوە کەرمێڵە شەکری سوتاوە هەیە لەگەڵیا خشخش ئەبێ ئەوەی بەسەرا بکرێت ئەنجا بخورێت اینجا ئێستا ئێوە ئەتوانن هەمووی تاقیکەنەوە ئەمەیان تخوا عزیێتە ئەگەر بهێنی کاکەندرێن ئەمە ترالیچەیە زۆر زۆر بە ناوبانگە لە لای من ناوبانگێکی تایبەتی هەیە من جیا لەوەی خۆم ئیشی خۆم حەلەویاتم هەیە چەندین مەطعەم لە هەولێر لە لای من شیرینی ئەبات ینی لە مەطعەمەکەی خۆیدانێ ئەمە یەکێکە لە تایبەترینە بێڵێ یەکسەر هەمووی مەخۆ نانە هەمووی مەخۆ آخر مشکلەکەوەیە باشە باشە دەچینە سۆران لەوێ دەزانم یەک دقا خاترم بگرە یەک دقا یەک دقا تەیفورمان لەگەڵە تەیفور سڵاوت لێبێت چۆنی لە سۆران چ باسە ئەو کامێرە زوو لەسەر ملاون باون لێبێت لە سۆران چ باسە لەلا ئێوە شیرینی دەخۆن ئێمەش لێرە لەبەر سەرماوەستاوین چاوەڕێ ئێوە دەکەین کە دەرفەتمان پێ بدەن و قسەتان لەگەڵ کرد چۆنێک بێ ئەگەر ئێوە شیرینی بخۆن ئێمەش لە لای خۆمانەوە شتێک بخۆن گەرم دەبنەوە خۆشە گرنگێ ئێوە مرتاح بن خەمی ئێمەت نەبێ ئێمە شتێکمان خواردووە دوای نۆمان کە گۆشت سوورم نەخوارد ئەم شەو خواردم ئێمە لە ڕێگایەکی سەرەکی یاخود لە شەقامێکی سەرەکی سۆرانین کە پێدەگوترێ شەقامی حەریق وا ناسراوە لە دوای مەغریبەوە یا لە ئیشاوە تاکو و دوای کاتژمێر دوازەش ئەم شەقامەت زممەی دێ لە خەڵک بە تایبەت خێزان دێن کەلوپەل دەکڕن بەڵام لە نزیک کاتژمێری یەک بەرەو چۆلی دەچی بەڵام ئەوەی ئەم شەو مەبەستمانە قسەی لەسەر بکەین ئۆتۆمبیلێکتان نیشان دەدەین کە ئۆتۆمبیلە بەڵام چێشتخانەیەکی گەڕۆکە گەنجێک دایناوە کە ماوەی کەمتر لە مانجێکە کە ئەمە بۆ یەکەم جارە لە سۆران حاڵەتێکی وا ببیندرێ کەسێک هەڵسێت بە دروستکردنی چێشتخانەیەکی گەڕۆک کە چەندین زۆر خواردنیشی هەیە هەندرێن من لێرە بۆ یەکەم جار دوای نۆ مانگ گۆشتی سوورم خوارد ئەجینا خۆم لە گۆشتی سوور دەپاراست بە پێ ڕێنمایی پزیشک بەڵام لێرە نەمتوانی حەزم لە خواردنەکەیان بوو من دەستمە ئەو دی و بۆ ئەوەی قسەیان لەگەڵ بکەم بۆ ئەوی بزانم خواردنەکانیان چین بۆ ئەوی بزانم بیرۆکەکە لە چیەوە سەری هەڵداوە و خاوەنەکەی چێە قسەیان لەگەڵ دەکەم کڕیارەکانیش بێگومان لەو دیوەن لەو دی و دانیشتن شوێنی دانیشتنێ سلااوان لێ بێماندوو نەبن ناوی جەنابەت پارێز یوسف کاک پارێستۆ بکەوە ئەو لایە بۆی لە کامێرەکە باشتر دیار بیت هاتم نەمتوانی نەیخۆم دێ منیش خواردم هەرچەندە هاوکارانم کاکشوان کاکەندرێن و ئەوان شیرنی دەخۆن بەڵام من گۆشت سوورم خوارد پێمان بڵێ بیرۆکەکە لە چی سەری هەڵدا چۆن بۆ یەکەم جار من پێم وایە تۆ یەکەم گەنجی کە ئۆتۆمبیلێک بکێت چێشتخانەیەکی گەڕۆک لە سۆران بیرۆکەکە لە چیەوە سەری گرت سەرەتا بە خێراتنتان دەکەم سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 زۆر بەخێر بێن سەرەتا من ئەم بیرۆکەم ئەم کارم لە ئێران دیت زۆر سەرنجیڕاکیشان بەجددی هەستم کرد کە دەبێ منیش ئەم کارە بینمە سۆران بە هەر شێوەیەک بێ دەبێت لە سۆران ئەم کارە بکەم بۆیە بڕیارم دا و جێبەجێشم کرد دەی باشە سەرکەوتوبی ماوەی چەند دەبێت داتناوە نزیکەی 15 ڕۆژێکە ئەم کارم دەست پێ کردووە پێم وایە ئۆتۆمبیلی خۆت فرۆش بۆی ئەوە بکڕی بەڵێ بە دڵنیایەوە خۆم بێ ئۆتۆمبیل کرد و دەستم بەم کارە کرد ئینشاڵڵا ئۆتۆمبیلی شەبێ باشە خێزانداری بڵێ باشە خێزانەکە هاوکاری دەکات خۆشببختانە زۆر هاوکارمە لە ماڵەوە زۆر هاوکارمە و ئەگەر ئەو نەوێ لەوانەیە منیش وەکو پێویست ناتوانمە خواردنەوە ئامادە بکەم دیرە پێشکەشتن مناڵی باوکی مناڵێکم و مناڵێکیشمان لە ڕێیە ئینشاءڵڵا درێژ بێ ئینشاءڵڵا بە خۆش خواردنەکان چین خواردنەکان نزیکەی حوت خواردنمان هەیە ئەساسیەکە ئەو هەمبەرگرەیە بەڵام خواردنی نوێشمان هەیە بە نمونە تاکۆمان هەیە خواردنێکی مەکسیچیە
خواردنێکی تیژە هێشتا خەڵک ئاشنایی پێی نییە خواردنێکی زۆر خۆشە هاتداگمان هەیە مەشرومن هەیە و یعنی نزیکەی حوت خواردنە هەتا هەمبەرگری مریشیشن هەیە باش تۆ دەڵێ 15 ڕۆژێکە نزیک 20 ڕۆژێکە کڕیارت هەیە خەڵک پێشوازی دەکات دێت بۆ ئەو خواردمانێکەوە دروستی دەکات شکر زۆر باشە ینی زۆربەی ئەوانەی کە هاتوون خواردیانە دووبارە گەڕانەوە هاتوون دووبارە خواردوویان و لەگەڵ کار دەکات بە تەنیا ناتبینین گەنجی دیکەت لەگەڵا بەڵێ من و برام و خوارزایەکمین و زاوایەکیشە ینی نزیک 4 نەفەری نێمە کارەکەین لێرە ژیانت پێدەسوڕێت باشە الحەمدولله باشە ئەگەی ڕۆژ لە دوای ڕۆژ بشتری زیاتر دەبێت بەدڵنیاییەوە شوێنەکە کوێ بۆی خەڵکە پێی بزانێ حریقە زادەی حریقە نزیک سەرۆکایەتی زانکۆی سۆران و تەنیش زاری کرمانجی بەخشانی شوێنێکی باش گرتووە باشە شوێنێکی دەمینێەوە شەوانە لە شەوانی ڕەمەزان تا نزیکەی ساعت 3 بۆ 4 ئەمێنینەوە بەڵام شەوانی ئاسایی نزیکەی ساعت 1 و تەواو کارەکەمان ڕائەگرین باشە با دوایین پرسیارمەوە بێ ئەی دوای ڕەمەزان چی دەکەین هەر بەردەوامە بین هەر لەو شوێنە بەردەوامە بین بەڵام لەوانەیە پاش ڕەمەزان کەمێک سەرمان لەو شلۆغیە کەمتر ینی شلۆغیەکە کەمترە بێ لەوانەیە ئەو کات خواردنی تریش زیاد بکەین باش ئەوەی کە ئێستا ئەو هەمبەرگەرە بەڵام بۆچی ئەویان جیاوازە لەگەڵەوە ئەویان پێڵێن چیزبەرگەر ئەویان هەمبەرگەری سادەیە ئەویان پەنیرە زۆربەی ئەوانەی کە ئارەزووی پەنیرەکەن ئەو پەنیرەیان بۆ دانین پێیان خۆشە ئەوەی پێ خۆش هیوادارین بازارت هەبێ و بەردەوام بی دڵمان پێ خۆشت کە گەنجێک دەبینین بۆ یەکەم جار چێشتخانەیەکی گەڕۆک لە سۆران دەکاتەوە زۆر سپاس دەکەیت زۆر سپاس بۆ ئێوە سپاسان دەکەن ئەندرێن ئەمە گەنجێکە بۆ یەکەم جارە لە سۆران چێشتخانەیەکی گەڕۆکی کە لەنێ ئەو ئۆتۆمبیلە دایناوە کە سیمایەکی جوانی هەیە و تەنانەت دیکۆری ئۆتۆمبیلەکە زۆر جوانە سەرنج ڕاکێشە کە خۆی ئەمە پرۆمۆیەکە ڕکلامێکە بۆ خواردنگەکەی خۆی کە بەڕاستی جێگای سەرنجەوە بۆ یەکەم جاریشە کە گەنجێک لە سۆران خواردنگەیەکی گەڕۆک دادەنێ لە شەقامی حەریق کە یەکێ لە قەرەباڵغترین شەقامەکانی شاری سۆرانە بە تایبەت لە ڕەمەزانان و بە دیاریکراویش شەو هەمیشە ئێرە قەرەباڵغە بۆیە ئەم گەنجە ئێرەی هەڵبژاردووە بۆ ئەوەی کە چێشتخانە گەڕۆکەکەی لێرە دابنێ و ئەوەی کە ئێمە بینی ماماوەی دوو کاتژمێرێکە لێرەین بە بەردەوامی کڕیارەکانی هاتوون تەنانەت کڕیارەکانی لە دەرەوەی شاری سۆرانی شاتون پرسیارەوەم لێکردن بۆچی لەوێ لە ئەو ڕێگە دوورەتان بڕیوە یەکەم شت دڵیان پێخۆشەکەم گەنجە ئەم پرۆژەی دەست پێ کردو هەمیش باستەوە دەکەن کە خواردنەکەی زۆر خۆشە بەڵێ تەیفور سپاس بۆ تۆ ماندوو نەبیت دەچمە لای ئارام لە شەقامی لە سەهۆڵەکەیە وایە ئارام ئەویش لە سلێمانی بێگومان سەهۆڵەکە ئەو شەقامەیە کە نازانم ئەگەر لەوێ بێت جارە بە بزانین لەکوێ ئارام سڵاوت لێبێ لەکوێ سلێمانی سلااوتان لێبێت لە سەوەڵەکەم خۆزگە تەیفور گوێ لێمان وایە کاکە ئەویش زیاکەن دوای جەژن کە هاتن با فێری خواردن و خواردنی بکەین کاکەەوە نۆمانگە گۆشتی نەخواردەوە داماوە نازان چۆن نەژی تۆ نۆمان گۆشت نەخۆی خام تەحمل ناکەم من لە شەقامی سەوەڵەکەم لێرە درێ نەزانم حەزی لە چای سەوەڵەکەی با لە چای سەوەڵەکەەوە دەست پێ بکەین لێرەوە ئەوە چای سەوەڵەکەیە سەرەتا پێشەوەی لە فێ بخۆی ئەبێت چای سەوەڵەکە بخۆی دوای بچی بۆ لەفە خواردن دوایەوە دووبارە دەستکەیتەوە بە چا خواردن لێرە تا درەنگانێک هاوڵاتیان لەم شەقامە دێن و دەچن و دەمێننەوە بەشییان ئەگەر پارچەویش نەکەن تەنها دێن بۆ لەفە خواردنێکیش بێت دێن بۆ ئێرە لە بەرەوەی لەفەی سەوڵەکە لەفەیەکی تایبەتی هەیە کە ئەگە گەشتەکەتان دوای جەژن دەستی پێگراتن لە سۆڵەکۆ دەستی پێگانی ئاوە ڕایەماڵین ئەو لەفە تایبەتانی کە لە سەوڵەکە هەیە ڕاستە لە هەموو شوێنێک جگەر و گۆشت و مریشک و لەفەی سەر عارەبانە هەیە بەڵام تایبەتمەندی لەفەی سەوڵەکە ئەوەیە کە تاموچێژێکی جیاوازی هەیە دوای لەفەکە
چایەکی دەکەیتە سەر و یەکێک لەو خواردنە بەناوبانگانش کە لە شەقامی ساوڵەکە هەیە قاورمەیە بەس ئێستا قاورمە نەماوە زیاتر لە دوا ئێوارانەوە یانی دوای بەربانگەوە تا ئەم کاتانە ینی دەمێنێ بەڵام ئێستا نەماوە بەداخەوە حەزمە کرد ئەو شتان پێ پیشان بەم بەڵام بە شێوەیەکی گشتی ینی وەک دەبینن هاوڵاتیان دێن تا درەنگانێکی شەو و تا بانگی بەیانی و پارشێوکردن لێرە لە فەی ساوڵەکە دەخۆن و ئەو خواردنانی کە لە ساوڵەکەیە تاقیەکەنەوە ئەمەش تایبەتمەندیەکی شەوانی ڕەمەزانە لە شاری سلێمانی. گەلەک سپاس بوتە ئارام بەختیار سلێمانی مە تشبیر کردبی چونکە ئەس مژری خواردنەشرینەوەیە بیم تقریبا هەمی تێستکردن هەمیژی بتان بین دەستێتت خۆش دەستێتەژیت خۆش ئەو کارەژی گەلە جۆنن وەکی مگوتی ئەڤل دەستپێکێ هەرێکی ناوێ خۆ گوت بەس دووبارە بکەم شیرین ئەگەر داوا بکەن شیرینە ئەفشن بەخوای نازم ئەزە سێر بکەن خش خشکێک شتی زۆر خۆشەیە بەجددی ئاوارە هاند کرافت ئەو تشتم بشتێت مامۆستا دووبارە ناو بەختیار موسا لەوێش داوا بکەن لە سوشال میدیای دەستێت تۆ تەمیات کورە خش خشکێک بۆ لۆتس بۆ ئۆریۆ بۆ ئەوەشم خوارد زۆر بەتان بوو دەزانم ئێستا کامیرە بڕوا دەرێن وەرژوورێەوە جەماعەت بڵۆت ئەوە چ دەکەی لێوی مامۆستا یەڵا شتەچی خۆش خۆتان حازرکەن ئەو شتە خۆشانە بخوا دەبی شتەچی خۆش ئەوە بکەن ئەوە چەند ساڵە ئیشانە دەکەی 3 ساڵ و نیوە 3 ساڵ و نیم هەیە بەڵێ دوکانیشت بەڵێ حەلویاتم هەیە لە عنکاوە حەلویات و کۆفی شۆپە لە چێ حەلەویاتەکە پش فندق نۆبڵ ئیشی گەلە گەورەیە تا بچینە ژۆرێ ناوڵات و هەندێک کێکچیکە بخۆم بڕاو لای دیسایەک دو قسانی کە ژۆرێ بەعینی تو یا الله باشە ئەمە جگە لەوەی کە لە ئەو بابەتانی کە ڕیسایکلینن و بەکار هاتوون و ئەوەش کە تێ لە زیاتر سوود لە چی دیکە وەردەگری بۆ دروستکردنی و کەلوپەلانەی کە ئاوهان شێوەی لەو بابەتانی وڵات من زیاتر بڵێن وڵات حەسەب ئیشەکەی بڵێن هەیە زۆر جار لە پلاستیک استفادە دەکەم زۆر جار لە بەڵێ ئەو نازانم چی پێ دەڵێن ئەو دارەی پێشەوەی بەڵێ دارە درێژەکە بڕۆینەوێ وەرە باپن وەرە باش ئەتو لەو لای بڕۆم ژە لای دێن ئەمن ناخۆم لەبەر ڕاضی ناخۆم باشە ئێرە بابزانین ئەو بابەتانە چن ئاها ئەوەیە ئەوەش پلاستیکە ئەویان پلاستیکە ئەویان دارە ئەویان ئەویشە داری فڕێدراو بوو ئەوم لێ دروست کرد ئەویان بەڵێ پشیلێ و خۆی بۆ یەکەم جار ئەوە هەڵدەکۆڵی بەڵێ لەسەر ئەو تەختەی دەدەیەوە بەڵێ بەڵێ ئەوە یەکەم جار هەڵی دەکۆڵی یەکەم جار دروستی دەکەی وێنەکە دەکەی یان بڵێن بە لەسەر وەرەقەیەکی دەکەی دوای لەسەر ئەوەی دەدەی ئەمجا هەڵی دەکۆڵی ئەوەشیان تێلاویان هەلی وایە ڕوشتەی فڕۆژراوە بەڵێ زاوە لێرە بە لەگەڵ وردەدار تێکەڵم کردووە و ئەویانم بڵێن وەکو ڕەنجی وەکو داری لێ هاتووە داری ئاسایەوە یش بەردە ئەویان وارنیشە وارنیشە و بڵێنەوانێکە بەڵێ ئەوە ئەو بابەتانە بوو بەڵێ زۆر باشە ئەمەش گوتت ئەوە خانوەکەش وڵی خۆش ئەو خانوە خوڕەکە بین ناشی باشە ئەمەیان کاغزەکە بوو کاغزە و دەیکوڵێنین دوای کوڵێن بڵێن 24 ساعتی دەوێت کوڵانەکەی ئەوە سولااوکەکەیەتی ئەوە سولااوکەکەیەتی بڵێ ئەویان لە قوتوی بیپسی دروستم کردو ینی حەز دەکەم ئیشەکان سوود لەو لەو هینانە وەرگرم کە خەڵک فڕیان دەدا کاغزەکان هەمان شێوە ئەو دارایی کە
ژێریەتی ئەوی شەر فڕێدراوەی کەنتۆروشتی فڕێدراوە لیان دروست دەکەمەوە زۆر چاکە ئێستا داینێمەوە ئەوها دەستەکانت خۆش بێت وابزانام کاتی کەممان ماوە دەمێت بچمەوە جارێککە بچمەوە لای شیرین خانیش باشە خات و شیرین جارشی دیکە سڵاوت لێ بێت ئەو قوڕانەی کە تەواوە قوڕە ڕاستم گوت باشەکە ینی بەکاری دەهێنی ئەوە هەیە کە با بڵێن لە ناو کورە گەرمی دەکەن و ئەم شێوازانە وەکو حاڵەتی سیرامیک و ئەو بابەتانە یان شێوازەشی دیکەیە کە جەنابەت پێی دروست دەکەیت دەچێتە کوورەی مەرحەلەی ئەوەڵ دەچێتە نێو کوورە دوایە ئەو لە ئاب و شوشانێک کە لە سەروانە لێمانداون لە سەروانش لێیان دەدەین شێوە هەر دروست خۆ دروست کرد دوجار چۆتە نێو کوورە باشە ینی ئێستا ئەو ڕەنگەکە ئەوە هیچ ڕەنگە بەڵام ئەوەی دیکەی کە لێ درراوە ئەوە ڕەونەقی جوانی هەیە ئەوە چییە؟ شوشەیە لە ئابا بەڵێ هەموو بابەتەکان ئاوهاین ئەمە شەر خۆشی دروست کردوایە ڕەنگانە ینی ئەمە بڵێ وارنیشەیان مادەیەکی دیکێ بۆ لە معبوون و ئەوە نییە شوشەن تا دەمای 1950 چۆتە نێو کوورە دەستەکانت خۆش بێت ئەمانە توانای مانەوەیان درێژە ینی ئەوانە دەبێت بە تەواوی ئیشک بنەوە جا دەچنە نێو کوورە دوایە کەشی کاوایان لێ دێ و تا نشکەوە هەردەمێنێ زۆر چاکە دەستەکانت خۆش بێت دەچمەوە لای کاک ئاوارە ئەمە با ئەوەش لێ بپرسم خەڵک ینی چۆن پێشوازی لەمە دەکەن دەیان کڕێت لای خەڵک لێرە ئەو جوورەی کە چاوەڕوانیم دەکردنا باش نییە وەلی لە ڕۆژهەڵات باشتر جوابی داوت لەوێ زیاتر ئەمانەیە بەڵێ من زیاتر لەوێ کارم ناسانەکە باش نەبووە خەڵک ناوێت یان ئەگەر خەڵک بزانێت کە شتێکی وایە بە پەرۆشەوە دەبن بووی بەڵێ وا دیارە هیواین کە خەڵک زیاتر ئەم بابەتە جوانانە ببینێت بۆەوەی زیاتر بە پەرۆژ بن بووی ئینشاءالله سپاس بۆیەوە مەمنونم تەشەکر کاک بەختیار بێمەوە لای جەنابەت کاک بەختیار وە بزانم ئەمن و تو تقریبا هاوپیشێن گوتت نەجارم وانە ئەمنش کاتی خۆی دیێمژ نەجارم کرد لەگە خاڵم وەستا حەسەن یەک لە نەجار و سەباخ یان بۆیاغی دار ئەوانە بەناوبانگ و لە هەولێرە هاوهونار بەڵێ هەموو یعنی نزیچین زۆر لە یەکتری زۆر نزیچین بڵێ ئەو شتانەی ئەوە بوو ئەوانەی کە کاری نەجاری بڵێ کاری تەختە و شتیواژ دەکەی ئەم زۆر حەزم لە تەختەیە تاوڵە ئەوانشم کردی بەڵێ نییە لێرە نیت ئێستا ئەمن لە ماڵێ 1000 پارچەم هەیە وەرشەم هەیە لە ماڵێ ئەوە لۆگویەکە تەوا بوو لۆگۆیەکە تەواو بوو لۆگۆی کوردستان 24 ئەوە دیاری بی لە بۆ زۆر سپاس جەنابتان زۆر سپاس دەستەکانت خۆش بەو خێرایە لە مایەوە چەند دقی ئەوە دروست کرد بەڵێ ئەوە بە ماوەی چەند دەبی هاتیینە ساعتێک زۆر لێرە ساعتەشی دروستم زۆر باشە ئێمەش لە بەرنامەی خۆمان دەیکەینە بەشێک لەو دیکۆرانی کە بێگومان دایدنێ بەس ناوەکەی خۆشم لە پشتەوە بنووسم بە فەرموو بینوس بێگومان وەکو ئەدەواتەکان باسکەین ئەتو خەرکی نووسینەکە ئەوە هەر لەسەر ئەوە مەسەن شت دەبڕی بەڵێ ئەوە تازە هە لەسەرەوەی دروستم کرد چونکە ئەوە وەکو بەخۆی ئەوە هەر لەسەر شکلی تەختە قیمەی بەزەوە تەختەدارە ئەوە مەسەنە بۆیەکە پێ بگری موسەیتر بۆ بڕینەکەی چونکە جیرە هەیە ئەمە جیرە گەورەم لە ماڵی هەیە لە بۆ ئیشی گەورەترە بەس هەندەشت هەیە ئەویشم هەیە ئیگچکە هەیە هەموو شتێک ئێستا ئەدەواتی ئەنوە عشکال پیا بۆ لۆ ئاسانکاری غەرە بەکاردێنم ئەو سپرا قەترش بەکاردێنم کلێر و سلێر ئەوانە بەکاردێنی ئیسپرتۆ بەکاردێنم کلێر و سلێر بەکارناینم چونکە کلێر و سلێر ئەوە دەبیتن جارش کە ئەگەر سپی بیتەوە ئیسپرتۆی ناگریتەوە باشە هەندێک شوێن هەیە ینی بەوردەدار وەکو مەعجونی لێ دەکەی پێ پڕکەیتەوە لەگەر طبعا معجون غەڕەتێکەڵیکەی عافیە ئەوە معلومات هەیە ئەوە تۆزی سازی هەیە تۆزی سازی لەگە غەڕێت تێکەڵ دەکرێت ئەمن بەکاردێنم هەندێک جێگای بریندار دەبیان جێ بزماریان پڕی دەکەمەوە دوایە بەسم پارەی جوان سافی دەکەم ئەو جە دوایە ئیسپرتۆی لەسەرێت دەم زۆر باشە تەمەنت چەند ساڵ بوو دەست بەوی شێ کرد ئەمن لە تەمەنی 18 ساڵی و ئیشی نەجاری دەکەم ئێستا 51 ساڵم
ما شاء الله لێبی ما شاء الله لێبی مەمنون سپاس سەرکەوتوو بیاخوا سپاسان دەکەم مەمنونم ئەوە چییە؟ ئەوەش ئەدەواتی نەجارە هەموو بەداریم دروست کردیە ئەوە شتەشی نایە بە هەمووی دارە بە هوردەکاری دروستم کردووە ئەوە فەخەیە ئەوە فەخەیە عافیا ئەوە ڕەندەیە ئەوە دڕێلە ئەوە ئالان چی پێ دەێن ئەوە فردۆلا فرگۆلا ئەوە مشارە ئەوە فلچەیە چەکوچوو شەفرە مەخشەدیشی پێ دەگوترێت هەندێکجار ئەوەش دەرنافی سیعات لەوەش گازە و ئەوە مەورەت ئەوەش ڕاستەیە و زاویش ڕاستە و ڕاستە دەستەکانتان خۆش بێت ناوەکەی لەسەر بنووسە مامۆستا بۆ ئەوەی دیکە ئەمە ناوەکەت بنووسە و پاشانیش لە ستۆدیۆی پاشیف دایدنین بێگومان ئێمە لە کوردستان 24 بە تایبەت لە بەرنامەی پاشیف پاڵپشی لەو کەسانە دەکەین کە دەستڕەنجین ئەوە کاری جوان دەکەن و خواردنی خۆش و شیرینی خۆش دروست دەکەن پاڵپشتیان دەکەین بەمە خۆشحاڵ دەبین زۆرت خوارژبان نانا بەخوای کەمم ینی ئیستقلالی ئەوە مەکە ئەمە شیرینی ناخۆمە تو بچی هەر لە خەڵ جەماعەت خاتون بەخۆی گوتی تاویکە گەرۆ شۆ لە بەمە ئیش بکە هەر هەمووی ئیفلاس دەکا گەرەوە ناکوراتم شستەکەم زۆر باشە باشی بە ئەفشەبا خود حەز کرد ئەم دلڤێرێ دوماکینین بەس جەماعەت ژوور بە تشتێکی تایبەت پێشکەشکەن ڕۆژێت بێژی ڕۆژێت ئەوە دەنگم نییە نایە نازانم ڕۆژێت بێژی خود حەز کرد چەند گەنجێدی ئاوسا ئەوێت کارێت دەستیت کەندێ مەبەستەمەژێوە نەوە بەرنامەی پاشیف دا کوردستان 24 گشتی کارینێت گەنجا و خەلکی دیارکمی تایبەت چنەوە بەرنامە تو سادا کو نەبتنی ئەوە چاوی مرۆڤیل کارێکە مازم بەتیانژی دامەزراندنێ مرۆڤ شت ماڵژی کارێکە وسای دەستی بکات بفرۆشت پڕێکا سوشال میدیای ڕۆژێت بێژی گەنجە تو سادێ میوامل دەفمە هەرێک بوارێکی چ دادا شیوا ئەرێ 16 بووە نیە هەفتەی مانگە برا پاشیوی 16 ئەدی پاشیوا 16 تا پێشکەشکردن سبایجی خود هەست کە ساعتێکی دێنە خزمەتەوە تشتێکی تایبەت ژوور بە بێتە پێشکەشکردن و سلام علیکم و پاشیوا صحت و خێر و بەرەکەت و ببینیم خێر و اینجی بخێراتن
Senin sözün, senin sözün benimsin devadır ya Resulallah. حسن جمالا بلم يا رسول الله مدد يا الله محتاجي نور وجمال بلم يا رسول الله مولانا قال يرجى يونس الطائر ارجى مولانا قال يرجى يونس الطائر ارجى عمر قلبك شرشان سند صغر مولايا عمر قلبك شرشان سند صغر مولايا 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 قال مولايا 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 قال مولايا مولايا بجون وريا